دوای تێپەڕبوونی زیاتر لە 6 ڕۆژ بەسەر وادا 90 ڕۆژیەکەی سەرکردایەتی سیاسی کورد کە بۆ حکوومەتی عێراق و کابینەکەی عەبادی دانابوو دەوترێت نەک ئاسۆی چارەسەربەدی ناکرێت بەڵکو دۆخەکە بۆ تاکی کورد هەندێک سەختتر بووە. دەپرسین ئایا لەم ماوەی کە ماوە سەرکردایەتی سیاسی کورد ئەجێندای کار و بەرنامەی چییە بۆ ئەوەی شتێک بە شتێک بکات؟ پارلەمانتارێک دەڵێت عەبادی دەیەوێت ئەو مۆڵەتە و هەیبەتی کورد بشکێنێ. با وای دابنێن کە وایە. وەکو ئەگەرێک وەری بگرین. گەروابێت کورد دەبێت چۆن ڕێگە لەم هەیبەت شکانە یاخود لەم هەیبەت شکاندنە بگرێت و کێشەکانی بگەێنێ بە ئاخارێک کە چارەسەر تایدا بەدی بکرێت. ئایا کورد هیچ کارتێکی فشاری بەرامبەر بە حکوومەتی عێراقی بەدەستەوە ماوە کە بەکاری بێنێ لە قۆناغی داهاتوودا ئەگەر هیچ کارتێک ماوە کارتەکان چین و کورد دەتوانێت چی بکات چونکە لە ئێستادا ڕایەکەیە پێی وایە کە هەڵوێستی کورد یاخود مووقیفی کورد بەرامبەر بە بەغدا لاوازە لە پرسی زۆر چارەسەرساز لە پرسی زۆر گەورە و جددی وەکو مادەی 140 و چارەنووسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و پێشمەرگە و بودجە و چەندین مەسەلەی تر ئێستا پرسەکە کورد بۆتەوە و کەم بۆتەوە بۆ تەنها ناردنی سولفەیەک یاخود موچەی مانگێک کەواتە چیان کردووە و دەتوانن چی بکەن. لایەنێکی تری گفتوگۆیم شەومان تایبەتە بەوەی کە لە ئێستادا هاوڵاتیان لە هەرێمی کوردستان من لەم بەرنامەیە زیاتر مەبەستمە ینی جەخت بکەمە و تەرکیز بکەمە سەر دۆخی هاوڵاتیان و تاکی کورد لە ئێستادا ئەوترێت لە ئێستادا جگە لە قەیرانی موچە کە هەندێک جار ئیتر وەکو معجزە و شتیوا لێ ڕوانن ئەگەر موچە بۆ وەزارەتێکی دیاری کراو بێت قەیرانی سوتەمەنیمان بینی و بە زەرەری هاوڵاتیان قەیرانەکە کۆتایی پێهێنرا. لە ئێستادا وترێت قەیرانی غازیش دەستی پێکردووە ئەبێت 15 کۆڵان بکەی بۆی غازێکت دەست بکەوێت. هەمووم قەیرانانە لە دواییدا تاکی کورد چاوەڕەیە کە بەرهەمی ئەم هەموو نەهامەتیە لە سەرکردایەتی سیاسی کورد وەربگرێتەوە. ئەگەر هاتوو هیچ بەرهەمێکیان نەبوو یاخود بەدەست و گیرفانی بەتاڵەوە گەڕانەوە بۆ کوردستان دەبێت چیان پێبووترێت و دەبێت چیان لەگەڵ باز بکرێت. هەروایەکێکی تر لە قسەکان کە مەبەستمە ئەم شەو قسەی لەسەر بکەمەوەیە کە ئەوترێت و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان ئاماژەیان بەوە داوە کە هاوڵاتیان تا ئاداری داهاتووش چاوەڕێ بکەن قەیرانەکە کۆتایی دێت. هاوڵاتیەک بە نامەیەک نردبوو یەڵێت زۆرمان لەم قسانە بیست و هیچ ئەنجامێکی نەبوو. ئەم جارە شەردیسان چاوەڕێ بین یاخود چی بکەین. ئەزیزانم من یادگارفایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی دوایین ئەڵلقەی وەرزی سێهەمی دووجاربیرکەرەوە کە ئەمە 75مین ئەڵلقەکە و ببورن تۆزێک بەرنمەکە لە کاتی خۆی دواکەوت چونکە هاوڕێیانم و ستافەکانی ناویان ناڵتی مەشغوڵن و شپرزەن و سەرقاڵن کە وردە دەستیان کردو بە لێکردنەوەی ئامێرەکان و لە شاشەکەی پشتسەری منیشەوە دەستیان بە کوژانەوەی شتەکان کردووە بۆیە داوای لێبوردنتان لە یەکەم بەرنمەیەم شەومان بە میوانداری چوار بەڕێزە لە دەستە ڕاستم چێنەر علی جۆڵا جێگری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێراتنتان دەکەم. هەروەها دکتۆر محەممەد خورشید ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووکەوە هاتووی ماندوو نەبیت و بەخێر بێیت. لە دەستا چەپیشم مامۆستا بوبەکر عەلی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی هەروەها دکتۆر ڕێبوار کەریم مەحموود مامۆستای زانکۆ لێرە حزوری هەیە بەخێر بێن سەرچاوماتن جێ خۆیەتی کە بەخێراتنی ئەو خوێندکارە ئەزیزانش بکەم کە ئەگەر هەڵە نەبووم وەکو خۆشیان ئاماژەیان پێدا لە کۆلێژی زمانەوە هاتوون لە زانکۆی سلێمانی ئەرکتان کێشا و ماندوو نەبن بەخێر بێن سەر و سەرچاوماناتن بێگومان بە پرسیارەکانتان بەرنامەی ئەم شەو جوانتر و ڕێکوپێکتر و دەوڵەمەندترە بێ سەرچاوماناتن. کاک چێنەر لە تۆ دەست پێەکەم. هاوڵیانم پێمەڵێن تعویزیان بەشت بۆ ئەوکەین 5 دقەیەک دواکەوتوی کورتە ناڕۆین لە بەشی دووهەم. ئەمەوێت بە کورتی پێم بڵێ لەو 90 ڕۆژە زیاتر لە 63 ڕۆژی ڕۆشتووە. ئەوەی لە 63 ڕۆژە نەکرا لە 27 ڕۆژاکرێ. بەڵێ سەرەتا سڵاو بۆ جەناب و ڕێزمێ بۆ میوانەکان و ئەم بەڕێزانە و بینەرانیش. دیارە ئەو 6 ڕۆژە تێپەڕیوە تاوەکو ئێستا تا ڕادێ کێشەکان لەگەڵ عێراقا کرانەوەی بەخۆیەوە نەبینیوە ناڕاستەوخۆ کۆمەڵێک عیلاقات دروست بووە لە ڕووی سەربازی کۆمەڵێک هاتوچۆ عیلاقات هەیە
بەڵام ئەوی چاڕوان نەکرابووە دۆزینەوەی چارەسەرێکی کۆنکرێتی تاوەکوێسا هیچ نەکراوە ومێدەوارین ئەماوەی کەماوە عێراق لەو مەسلەیە حکوومەتی عێراق بەجددی بە هەند وەری بگرێ بە تایبەتی کە باز لەوە ئەکرێت کە بەڕێز عادل عەبدولمەهدی بەنیازە سەردانێکی هەرێم کا بۆ مەسلەی مەلەفی نەوت و من پێم وایە ئەگەر مەلەفی نەوت جۆرێک لە ئینفرازی تێکەوت دۆسەکانی تریش تا ڕادەیەک هێوری و واکرانەوە بەخۆیەوە ئەبینێ من بێنەوە سەر بابەتەکان من پێم وایە لەگەڵ عێراق تەنها کێشەی ئێمە لە مەسلەی دارایەکە کۆنەکەینەوە باشە بە تایبەتی لە مەسلەی ئەو بارودۆخە سیاسی ئێستا بە ناوچەکە تێپەڕێ عێراق پێم وایە لە کۆمەڵێک خاڵی ترا ئێمە تووشی گرفتە بینەوە لە عێراق من لە دوو نقطە قسەی لەسەرەکەم هیچێکیان لە مەسلەی عیلاقاتی ئێمە من پێم وایە چێک لەو دۆسێ گەرمانەی کە حکوومەتی عێراق کاری لەسەرەکە مەسلەی عیلاقاتی خارجی عێراق و سەر لە نوێ بیناکردنەوەی عیلاقاتەیە و لەم مەسلەیە پێکاتەی شیعیە خود بڵێن هاوپەیمانی نیشتیمانی و بە تایبەتی تر سەرۆکی هاوپەیمانەتیە کە بەڕێز جەعفەریە خۆی هاتووەتە مەیدانەکە بۆ ئەو بابەتە و بەڕێز عەبادی هەر لە دەستپێکی وەرگرتنی پۆستەکەی سەردانی ئێرانی کرد دواتر چووە ئەردەن و دوێنێش سەردانێکی تورکیاکرا لەلایەن بەڕێز جەعفەریەوە و لە هەمان کاتیشا پێشتری جەعفەری سەردانی سعودیەی کرد و بڕیارە سەرۆکۆماری عێراقیش بچێ پێم وایە بەشێک لە ئامانجی ئەم سەردانە و نوێکردنەوەی عیلاقاتەکانیان بەشێکی پەیوەندی بەوەیە کە جۆرێک لە جەنگی دژی داعش لەو فەراقی کە دروست بوو هەرێمی کوردستان توانی لە ڕووی عیلاقاتی دەولیەوە بەرەو پێشچوونێک بەخۆی ببینێ و گەشتە ئاستیەوەی کە هاوکاری سەربازی بەدەستبێنێ پێم وایە عێراقیەوێ لەم نقطەیەشە جۆرێک لە ڕیادە بۆ پێوەرەی دەستوریش مەسلەی سیادەی خارجی و مەسلەی بەڕێوەبردننی سیاسەتی دەرەکی بەواوە پێم وایە ئەوێت جۆرێک لە مەسلەی تەحجیمێکی دەوری هەرێمی کوردستان کە بە تایبەتی ئەگەر دەوری قلیمەکەی بێ دیوێکی تر کە خاڵی بەریەکەوتنی پێشبینیەکرێ ئێمە و عێراق دروستکات جگە لەو خاڵانی تر مەسلەی پڕچەکردنەوەی پێکاتەکانە لە عێراق و مەسلەی ئەو قانونەیە کە بەنیازن بینێرنە پەرلەمان قانونی پێکەنانی حرەسی وەتەنی ئەمە یەکێکە لەو ئیشکالێتە گەورانەی کە من پێم وایە هیچی کەم نییە لە دۆسێ گەرمەکانی تر بە تایبەتی ئەوەی کە باز لە کەرکووکە کرێ بە شێوەیەک لە شێوەکان لەسەر ئەساسی 1932 بۆ هەموو پێکاتەکان مەسلەی پێکەنانی حرەسی وەتەنی دابەشکرێ و لەم خاڵەیە من پێم وایە خاڵێکی بەریەکەوتنی گرنگە بێ لە نێوان ئێمە و عێراق لە ئێستا بێ خۆمانی بۆ ئامادەکەن ئەگەر ئیجازەم بێ زۆر بە کورتی بێ بۆەوەی کاتی ئەوانی زۆر باشە مەترسیەکی تر کە لە عێراق ئەمڕۆ هاتوۆتە پێش مەسەلەی پرچەکدارکردنی عشایرەکانە و ئەمە بابەتێکە بێ دوایی بە هەند قسەی لەسەرکەین ئەگەر ئەمڕۆ بۆ شەڕی داعش پێویست بۆ حاڵەتە هەیە ئەی لە دوا ڕۆژە ئایا مەترسی ئەوەی لێ ناکرێ هەموو پێکاتی کوردی چەکدار کرێ پێکاتی تورکمانی لەسەر ئەساسی تایفە و لەسەر ئەساسی پێکاتی نەتەوەی چەکدار بکرێ و پاشەکشە بە ڕۆڵی جێشی عێراقی بکرێ و بە ڕۆڵی پێشمەرگە بکرێ لەسەر لەبەر بەرژۆندی مەسلەی کۆمەڵێک پێکاتی عسکەری نوێ بێتە پێش و تەقنین و قانونی بۆ دەرکرێ وەکو حەشدی شعبی بکرێ ئەمە مەسلەیەکی زۆر مەترسیدارە زیاتر لەگەڵ عێراق سپاس دەکەم دکتۆر محەممەد من دێمە لای تۆ وەکو وتم لەم بەشە زۆر کاتی قسەمان نییە 50 دقیقەمان ئەمێنێت و 55 دقیقەش زیاتر کە بتوانین قسە بکەین پێت وایە لە مەسەلەی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا بەرپرسیارەتەکە تەنها لای حکوومەتی عێراقی بێت یاخود کوردیش پشکی بەرەکەوێت و ئەبێت یعنی لەو مەسەلەیە بچێتە پێشەوە ئەویش دەست پێشخەر بێ لە هەندێک کێشەدا واتە کلیلی چارەسەر تەنها لای بەغدایە یان کوردیش ئەو کلیلەی لایە و ئەبێت لە پشکی خۆی بەکاری بێنێت بەناوی خوای گەورە سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوانی بەڕێز خۆشحاڵم لەگەڵ هاوڕێکانم لێرین بەڕاستی من لێرەوە دەست پێەکەمە بێ ڕاستگویانە بڵین ئایا ئەمەی کە کراوە ئەم جارە ڕێککەوتن بوو یا لێک تێگەیشتن بوو یعنی من تا ئێستا گومانم هەیە لەوەی کە ڕێککەوتنێکی مەبدەئی تۆکمە کرابێ لە نێوان کورد و لە نێوان دەسەڵاتی شیعی لە بەغدا بۆ ئەوەی کە ئەو بابەتانە هەیە چارەسەر بکرێ چکە لە ئاخر ڕۆژەکان لە ئاخر دقەکان کۆبنەوەیەکی نێوان پێنجلایەنە سیاسیەکە کرا و وەفدێک لە بینی هەردوو لا هاموشۆی کرد کۆمەڵی خاڵ لێک تێگەیشتنی لەسەر کرا بڕیار بوو جێبەجێ بکرێ بۆیە من ناتوانم تا ئێستا ناوی بنم ڕێککەوتن وەگەر ئەو ڕێککەوتنە هەیە لەکوێیە بەڵێ قسەی لەسەرەکەینەوەینەوە ڕۆژەکە کاوتێت تەنها یەکلایەنە بووە مەسەلەی ئەوەی کە کلیلی چارەسەرەکان لە لای هەرێمە یا لە لای بەغدایە بەڕاستی ئەوەی کە ئێمە تا ئێستا بینیومانە لە سەرجەم لایەنەکان چکە جاران ئەگەر کەسێک یا لایەنێک یا دوو لایەن متهم بواە بۆی کە لەگەڵ بەغدا لە گفتوگۆی و شتەکان بۆ خۆیە بە ئەم جارە الحەمدولله ینی کورد جۆرێک لە یەک ڕزی خۆی نیشاندا پێنج لایەنە سەرکیەکەی کورسیان هەیە لە بەغدا بەیەکەوە گفتوگۆکانیان کرد بەیەکەوە دانیشتەکانیان کرد بەیەکەوە بچنە بەغدا سەرکەوتوو بوون ئەگەر بەرنامەکە درێژە بکێشێ پێم وایە مناقەشەی ئەو بابەتەکەین بەس جوابی پرسیارەکەت بدەمەوە
هەموو جارێ کە ئێمە سێرەکەین ئەوە دێتە بەرچاومان کورد هەموو جارە هەنگاوێکە هێنێتە دواوە بۆی دوو هەنگاو هەڵداتە پێشەوە ئەم جارش کورد هەروای کردووە لەوەی کە چوو بەشدار بوو بەرامبەر بە حکوومەتی عێراقی بەشدارەکەی هەنگاوێک هاتینە دواوە بۆی بتوانین دواتر دوو هەنگاو بن نەمانتوانی وەزیرەکانمان نرد هاکەزانی هەنگاوێکمان هاوردە دواوە بۆی دوو هەنگاو واتە ئەو خاڵە نەرمیانەی کە پێویستە کلیلی دەرگا بێ بۆ کردنەوە و چارەسەر من پێم وایە کورد کلیلەکانی خستە ناو دەرگاکە بە دەرگاکانی پێ نەکراوەتەوە تا ئێستا سوپاس دەکەم مامۆستا ئەبوو بەکر هەر بە هەمان پرسیار ئەوترێت ئەوەی لە 6 ڕۆژە دوو مانگە بە کورد نەکراوە لەو چەند ڕۆژەی کۆتامانگەکەی کە کورد داینابوو بۆ حکوومەتی عێراقی جێبەجێ نابێت و چاوەڕوانیەکی بێهودەیە تۆ چێڵی بەنای خوای بەخشندەی میهرەبان هەموو لای بەخێر بێن من پێم وایە هەر قۆناغەکە قۆناغی چارەسەری نییە من پێم وایە ئەوەندەی لە هەرێمیش و لە بەغاشەوە سەیری ئیدارەکردنێکی ململانەکانە کرێ ئەوەندە هیچیان ئەجێندەی چارەسەریان نییە بە جۆرە لە جۆرەکان هەردوو لاش فێڵ لە یەکتریەکەن و ئەشزانن کە فێڵ لە یەکتریەکە عێراقیەکان بە هیچ جۆرێ جارێکتر لە کورد ئەمین نین کە وەک بەشێ لە عێراق بێنێتەوە ئەوانە زانن خەونی سربەخۆی کوردی ئێستا لە خەونەوە بووە بە ئامانج و ئامانجێکە و تەنها مەسەلە ڕۆژە ئەم ئەجێندای ئیشی لەسەرەکرێ بۆ جۆرە مامەڵیان لەگەڵک پێشم وایە لە دوای ڕووداوەکانی 9/6 و مەسەلەی داعش و ناوچە سونیەکان بە قەنەعەتی من لەو ڕۆژەوە هاوپەیمانی مێژینەی شیعە و کورد هەڵوەشاوەتەوە ئێستا شیعەکان بە جۆرە لە جۆرەکان کورد بە خائی نەزانن لەو شتانەی کە ڕوویداوە پیان وایە بەشێک بوون لە ئەو کودەتا و موامەرە گەورەی لەو پیلانە گەورەی کە لە عێراق جێڕاوە بۆیە ئەمان هەتا جۆرە بێمنەتیشان لە مەسلەی پێکەنانی حکوومەتە نیشاندا عبادی وتویە گەردێن بێن نان بێدێ مەسلەی چوونی کورد بۆ حکوومەت بۆ بەغا مەسلەی لە ئەنجامی قەنەعەتێکی قۆڵی کوردەوە نییە بە چارەسەری کێشەکانی بەئایندەی عێراق هەندێکی لەبەر خاتری ئەمریکەکە و هاوپەیمانەکانە کە ئێمە پێویستمان پیانە ئەوان یارمەتیانمان بە مەرجێکی ئەوانیشە لانی کەم دوامین مۆڵەت بدرێتەوە بە عێراق ئەولەویەتی حکوومەتی ئێستای عێراقیش سونەیە نەکورد ئێمە نین سونەکانە کە چۆن بخرێنە چوارچێوە و چۆن جارێکتر لە ژێر هەیمەنەی هەژمونی زۆرینەی عێراقەکان دەرنەچن کۆمەڵێ مەسەلە لێرەیە بۆیە بە بڕای من تەنها کێشەکان زۆر گەرم نەبن هەندێ وردە چارەسەر لە ڕێگاشە هەبێ بۆی هەندێک تەمەنەکە پێت وایە بە کات بەڕێکردن و بە یەکتر هەڵخەڵەتاندن ئەم دۆخە بڕوا بە بڕای من کات پێت وایە بە کات بەڕێکردن و یەکتر هەڵخەڵەتاندن و درۆ لەگەڵ یەکترکردن و ڕاستگۆ نەبوون لەگەڵ یەکتر ینی دۆخەکە چارەسەر ئەبێ ئالۆستر و سەخترە بێ ئێمە جۆرێ لە ڕاستگۆیمان ئەگەر پێدا بگرین لەسەر مەسلەی ڕفراندۆم و ڕاپرسیەکە کەوتومانە و ئێستا شتەکیدی لەکەینەوە لە هەمان کاتە بوونمان لە بەغا جۆرە لە ڕاستگۆیشمان بۆ دەرکەوێ کە ئێمە ئەڵتەرناتیفی چوونە بەغامان واسێنان نییە لە مەسلەی ڕفراندۆم و ڕاپرسیەکە لەسەر یەکەم جار چارەنووسی ناوچە جێناکۆکەکان بە زمانە دەستوریەکەی دومیشان چارەنووس یاریمی کوردستان ئێمە بە قەنەعەتی منە بێ کات بەڕێکین لە بەغا خۆمان بە میوام زین لە بەغا بەڵام ئەوەش ئەوە نازانێت ئەوەندەی پێمانەکرێ لە ئازارەکانی خەڵکی کۆمان لەسەر ڕێگاکە کەم کەینەوە بەڵام ئامانجی دوورمان ئێمە شوێنێکمان بۆ نەماوەتەوە لە چوارچەوەی عێراقا تا لە ئایندەیە تێبژین بە قەنەعەت سوپاس دەکەم دکتۆر ڕێوار دێمە لای جەنابتان بەنسبەت هەمان پرسیارەوە و ئەوەشی بۆ ئیزافە بکەم ینی وەکو مامۆستا ئەبوبەکر ئاماژەی پێدا ئەڵێت یەکتر هەڵخەڵەتاندن بەدی ئەکرێت و ئەڵێت ئەبێت لەگەڵ عێراق کات بەڕێ بکرێت پێت وایە حکوومەتی عێراقی هێندە ساویلکە بێت لەم کات بەڕێکردنەی کورد تێنەگاکە وەکووتی دەوڵەت بووە بە ئامانج لای کورد و لە خەون تێپەڕیوە پێت وایە ئەوان ینی بوونی کورد لەو حکوومەتە بە زەرور بزانن و بێمنەتیەکەشیان هەلەوە سەرچاوی نەگرتووە زۆر سپاس بۆ بەڕێز و بۆ میوانە بەڕێزانە لە ڕاستیە شتێکی زۆر گرنگەیە بێ بیزاینەوەی ژەوەیە حکوومەتی عێراقی ئاگاداری ورد بە وردی سیاسەتەکانی هەرێمی کوردستانەوە ئەزانێ حکوومەتی هەرێم بە تەمایکی وەزانانی هێزە سیاسەکانی هەرێم هەمویان بە تەمایچین و تاکتاکیش بە تەمایچین کە ئەمە وا تەماشا بکەین کە ئێمە ئەتوانین حکوومەتی بەغدا بخەڵەتین بە تەنها ئەو ناتوانێت ئاگاداری وردەکاریەکانی ئێمە بێ پێم وایە ئەمە ڕەنگە تا ڕادەیە کوردبینی تیاوێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە لە بەغداوە ئێمە بۆ خۆمان لە نێو کووردا ئاراسیشی ڕوونی دیاریکراومانێک ئەچینە کوێ ئاخر کاتێک کە تۆ پلان داهەیە بزانی لەو سەرەوە تۆ گەیتە چ خاڵێکەکەیتە چ نقطەیەک وە لە کوێ تۆ مامەڵی لەگەڵاکەی حکوومەتی عێراقی لە بەتایبەتی لە دوای 2005 کاتی کە دەسوور دانراوە شتێکی زۆر گرنگ پێڕەوەکە کە ئێمە هەمومان بەم ڕۆژگارەی بینین ئەویش ئەوەیە حکوومەتی عێراقی ئەزانەی کێشەکانی ئێمە ئامادەنیە کێشەکان لەگە هەرێمی کوردستان چارەسەر بکە و ئەشزانەی ئێمە ناتوانین فشاری لەسەر دروست
دروست بکەین بۆی چارەسەریان بکە تەماشا بکە لە کێشەی مادی 140 و پێشمەرگە و بوجە و نەوت و چی و چیەوە ئێستا هاتوتە سەرەوەی و معاشی مانگێگە نێریان ناینێری یعنی ئەمە هەموو گرفتەکەی ئەوە کە نایشی نێرێ کە بە دڵنیایی و ئەگەر بیشی نێرێ بە مەرجی خۆی ئەینێرێ نەک بە نیازپاکی و بە دەست پێشخەریان دێبابەتی تر لەبەرەوە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە ئێمە بێ بزانین بەغدا لە ئەوڵەوە لەگەڵ ئێمەیان نەبووە زۆر بە ئاشکرا زۆر بە ڕاشکاوان ئەوان خۆیان نەیان وتووە کاتێکە لە لێبووینەوە لە سەربڕینی سونە ئەکەوینە دەستبڕینی کوردیش یعنی ئەبێ خۆمان بە ورتر تەماشای ئەم دۆخە بکەین ئێمە دەستبڕینی کوردیانی چی ینی ئەو پێداگریەی ئەو پێ زیادە ڕۆیی کە کورد کردوێتی بەنسبەت ئەوانەوە زیادە ڕۆیە طبعاً ئەوەی کە ئەوان پێڵێن زیادە ڕۆیی کورد کە کردوێتی ئەبێ بیوەسێین ئەمە نەهجی بیرکردنەوەی حاکم و دەسەڵاتداری عێراقیە لە بەغدا بە تەماشای هەندێک حاڵەتی تر بکەین ئەگەر دیقەت بی ئێستا لە عێراقات جۆرێک لە بێمنەتی هەیە بەرامبەر بە کورد سەیری حکوومەتی 2006 2010 زۆر جیاوازە لە حکوومەتی 2014 لە حکوومەتی 2006 و 2010 نەک کورد پێکهێنەری سەرەکی بوو یعنی هیچ حکوومەتێکیش نەیەتوان یەک هەفتە بەڕێوە بڕۆ ئەگە کوردیتیانە بێ تەنانەت حکوومەتی 2010 تا کورتکوی نەکردنەوە لا لێر دروست نەبوو بەڵام حکوومەتی 2014 کوردی تیابیان تیای نەبێ هیچ لە بابەتەکە ناگۆڕێ ئەمە بەمانایەکی بۆ ئەوە گەیەنێ کە حکوومەتی عێراقی هێزە عێراقیەکان بە پلەی یەکەم بێمنەتن لە بەشداریکردنی کوردنی ئەو حکوومەتەیە و ئەوان پێیان وایە کاتی ئەوەیە سنوورێکدا بدرێ بۆ ئەوەی کە ئەوان کردویانە ئەمە نەک لەسەر ئاستی ضرورەتی مانەوەی کورد لە چوارچێوەی عێراق ماوە ئەوە پێچێت تۆزێک بەس تەنها ئەوەندە بڵێم ئەم ڕوئایە ئەم تێڕوانینی کە حکوکە عێراقیەکان کە ئەوانی لە بەغدا هەیەە بۆ هەرێمی کوردستان ئەمە تەنها ئێستا تێڕوانینی حاکمیش نییە تەنانەت ئێستا بڕۆ لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان سەرەکە محەلیلەکانیان سیاسیەکانیان هەمووی ئەدێن بەگوێی خەڵکە خەڵکینە هەرێمی کوردستان دەستێکەڵی کردو لەگەڵ داعشا بۆیە ئێمە بەشێکی گەوری ناوچەکانی عێراقمانە دەستداوە ئەڵێن خەڵکینە ئێستا نوێترین تەرحی سیاسیەکانی عێراق بۆ خەڵکەکەی خۆیان ئەڵێ خەڵکینە هەرێمی کوردستان بەهۆی فرۆشتنی نەوتیەوە بە بێگەڕانەوە بە بەغدا زیانی گەورەی لە بودجێ عێراقاوە کوردێنانی گەورەمان توش بووە ئەمە بەمانایەکی تر ئەوەیە کە تەنها مەسەلەکە لەسەر ئاسی سیاسیەکانیش نەوەستاوە دابەزیوتە خوارەوە ڕۆشنبیرەکان خەڵکە وەسەتیەکە هەمویان تێڕوانینیان وایە کە هەرێمی کوردستان بەم شکڵە سیاسەتەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوان زەرەدا هەتا ئەو ساتەشی وا بزانن هەرێمی کوردستان بۆ ئەوان سیاسەتەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوان زەرەدا بە هیچ جۆرێک ئامادەین لەگەڵ زۆر سپاس دەکەم بۆی بینەران ئاگادار بن ئێستا کاتیەوە بوو کە کورتەیەکی هەواڵەکان بڕوا بەڵام لەبەرەوەی ئێمە لە بەرنامەکە هەندێک دواکەوتین بەهۆی هەندێک خەلەلی بچووکەوە کورتەکە ناڕات و ئێمە لە بەرنامەکەمان بەشدارە بین و هەر کەسێکیش پرسیاری هەیە ئەتوانێت بێت لای مایکەکە بۆستێ بۆی پرسیاری خۆی بکە کاک چێنەر ڕایەکەیە پێی وایە کە کورد هیچ نیەت پاکیەک بەرامبەر بە بەغدا نانوێنێ و چاوەڕێی کێشەکانی چارەسەر بێت بڵێ من پێم وایە مەسەلەکە لەم تا ئەم ساتەوەختی ئێستا قسەی لەسەرکەین بار و دۆخە سیاسەکە وای لاتوە عێراق چاوەڕێی ئێمە وەفد بنێرین ئێمەش چاوەڕێین عێراق وەفدێ بنێری ینی تا ڕادەیەک مەسەلەکە بەو شێوەی ئێسایی لێ هاتووە و ئەمە حەق نییە وای لێبێ ئێمە وەکو هەرێمی کوردستان بێ بڕێ یەکلایەکەرەوەی خۆمان بین و ئەوەی جەنابی مامۆستا ئیشارەتی پێ ئێمە لە بەغا هەر کار بەڕێ بکەین تا قۆناغیشتر پێم وایە ئەم بابەتەوە بە ئاسانی ناچێتە سەر بۆ ئێمە بێ قراری خۆمان بین لە هەرێمی کوردستانە بەداخەوە ینی سیاسەتی ئێمەش لە هەرێمی کوردستان جۆرێک لە شڵەژانمان پێوە دیارە لە فترەیەکی معەنە مەسەلەی ڕیفراندۆم ئەکەین بە ئەولوێتی کاری خۆمان و کاری لەسەرەکرێ بەڵام لە نقطەی لە تەحەول نقطەیەکی مێژوویە یەکسەر پاشەکشەی لێکرێتەوە ئەگەڕێنەوە بۆ بەغاوە ئەمە چەند جارێک ئەمە کوردبی نییە من پێم وایە ئەمە عیلاقەی بە کۆمەڵی خاڵەوەی ئەوەلەن دەورە ئیقلیمەکە سیاسەت ئەقلیمەکە دەورە بینێ سیاسەتی دەولی دوور دەورە بینێ دووش کارتەکانی فشاری دەستی ئێمە ڕۆژ بە ڕۆژ کارتەکانی دەستی ئێمە سووتێ ئەو کارتانی بەدەست ئێستا گەر ینی پرسیارەکەم بیر نەچێتەوە وەکو لە پێشەکێکە شاماژەم پێدا کورد هیچ کارتێکی فشاری ماوە لە ئێستاە من پێم وایە مەسلەی کارتەکە ئەوەی ئێمە زیاتر بتوانین کاری لەسەرکەین ئێستا مەسلەی پێگەی کووردە لە شەڕی دژی داعش ئەمە مەسلەیەکی گرنگە ئێمە توانی سوودی لێوەرگرین دوو مەسلەی علاقاتی دەولی ئەو علاقاتە دەولەی کە هەرێمی کوردستان هەیەی و دۆستانی کە هەمانە بە تایبەتیش نەتەوەی گرتوەکان ئەوەش تا ڕادەیەک دەوری هەیە بەڵام کارتەکانی تر مەسلەی حکومەت ئایا ئەگەر کورد بکشێتەوە لە حکومەتی عێراق حکومەت هەڵەوەشێتەوە من پێم وانییە دوو ئەمڕۆ نزیکبوونەوەیەک وەکو جەنای مامۆساش ئاماژەی پێدا نزیکبوونەوەیەکەیە لە بینی پێکاتی سونە و شیعە و بیریشمان نەچێ ئێمە تا مەودایەکی نزیک سونەمان بە دۆستی خۆماندانە بەڵام لە پێکەنانی حکومەتە ئەوان زیاتر
بەرەو کێشەکانی خۆیان ڕشن و بەدوای بەرژەوەندی خۆیان ناگەڕان بۆیە حەقی خۆشیانە هەوم ئەوانی سیاسەتەکەن بۆیە ئەمڕۆ ئیحتیمامی دەولی و ئیحتیمامی ناوچەیی و ئەو واقعی کە شەڕەکە لە منطقە سونیەکانایە و داعش زیاتر لەو منطقانە باڵا دەست بووە و ئیحتیمامی ئەمریکاش بیرمان نەچێ ئەمریکا ئەمڕۆ زیاتر ئۆباما دوێنێت تەسریحێکیا بە ئاشکرا باسی کرد ئەڵێ ئێمە بە سێ مەرحەلەیشمان کرۆ مەرحەلەی یەکەم پێگەنانی حکوومەتی عێراق بوو کەواتە دەستگرتن بەم حکوومەتی عێراقەوە یەکێکە لە ئەولویات لە سیاسەتی ئەمریکی دووش ئەڵێ ئێمە ویسمان داعش لەوە زیاتر پەل نەکێشە بۆ ناوچەکانی تر و ئەمەمان ڕاگرت چ لە هەرێم چ لە عێراقا ئەمڕۆ ئیعلانی کردوڵێ لە قۆناغی سێماین ئەویش مەسەلەی سەر لە نوێ دەست پێکردنەوەی دژە هێرشە لە عێراق و تەهیلکردنەوەی سوپای عێراقەوە بیرمان نەچێ ئێستا لە ناوەندەکانی ئەمریکا باز لە پرۆسەیەکە کرێ کە زیاتر شەڕ یەکلاکەرەوە کەوێتە بەهارەوە و ئێستا ئەمریکا باسەکرێت کە پرۆژێکی هەیە 12 لیوا لە عێراقا پێک بێنەوە ئەم لیوایە سیانی بەر هەرێمی کوردستانەکەوێت ئیتر خەلفیاتی ئەم بابەتە تاوکو ئێستا ڕوونی ئایا لەسەر ئەساسی پێکاتەیی ئەم لیوایانە پێگەێنن بۆیە من پێشتر تەچی دەکەمەوە مەسەلەی پرچەکردنی پێکاتەکان عشیرەتەکان لە عێراق ئەمە مەسلەیەکی زۆر خەتەرناکە لە عێراق داعش من پێم وایە کورد چی پێکرێت لەم مەسەلەیە من پێم وایە لە مەسەلەی شەڕی دژی داعشە ئێمە بەشێکین لە پرۆسەکە ئەگەرنا لە بڕیاری کاچێنەر ئەوترێت بەشداریکردنی یاخود وەکو هەندێک لە بەرپرسەکان و ئاماژەی پێدن ئەوترێت لە بری جیهان ئێمە شەڕی داعشەکەین لە بەرامبەرە چی وەرگرتوتەوە یعنی کورد تەنا چاوەڕێ بوو لەوەی کە نەچێتە حکوومەتی عێراقەوە ئیدارەکەی ئۆباما پشگیری لێ بکبینین کە لە گردی زەرگەتە دێن و تەداخولەکەن و حزوریان نەبێت و بەڕاستە و خۆ ناڕاستە و خۆ دەسوەردەن و وا لە کوردەکەن بەشداری بکاتەوە مەسلەی داعش شەڕێکە تووشی ئێمە بوو کەواتەمە بەسمەوەی ئەمریکا لەگەڵ ئەوەیە کە کورد لە عێراق لە چوارچەوەی عێراقێکی یەکگرتووە وەکو خۆیان ئەڵێن بمێنێتەوە مەسلەی ئەمریکا تا ئەم ساتە وەختەی ئێمە قسەی لەگەڵەکەین بە دوو ئاراستەی شەکە یەکەمیان هەرێمی کورد تا ئەم دقیقش لەگەڵ جیاببوونەوەی هەرێمی کوردستان نییە دووش تا ئەم ساتە وەختەش پژگیری حکوومەتی عێراقیەکە بە هەموو شێوەیەک بە دەلیلی ئەوەی ڕۆژانە هەردوێنێ بڕیاری 1500 ڕاوێژکاری تر بنێرێ و ڕۆژانە قاعدە عسکەرەکانی عێراق بەکارێنێ لە هەمووی گرنگتر عێراق و ئەمریکا ئیتفاقیشانەی حەسانەی قانونیشیانەوە بە جوندەکانیان و من پێم وایە قەنەعەتم وایە لە قۆناغێکا کە ئەم شەڕە درێژە ئەکێشێ ئەو ئیتیفاقی ئیتاری استراتیژی کە لە بینی عێراق و ئەمریکا بۆ ساڵی 2008 کە عیلاقەی بە پاشەکشی هێزەکانەوە بوو ئەم ئیتفاقیش گۆڕانی بەسەرادێت بۆی ئەمریکا گۆڕانکاریەک لە سیاسەتی ئەمریکا ژڕوویاوە بە تایبەتی ئۆباما من ئەگەر ئیجازە بێت دوو نقطەی سەرەکی باسکەم زۆر گرنگە یەکەمیان ئەوەیە ئەمریکا سیاسەتی گۆڕیوە پێشتر ویستی لە عێراق دوورکێتەوە بەرەو شەرقی ئەدنا و بەرەو ئاسیا بڕۆ بەڵام ئەمڕۆ ئەولەویەت لە ڕێگەی شەڕی دژی ئیرهاب هاتۆ عێراق دووش مەسلەی ئەو گۆڕانکاری لە ئەمریکا ڕوویا کە جمهوریەکان توانیان زۆرینەی هەردوو مەجلیسەکە بەدەست بێنن و ئۆباما ئەم دوێنێ بە ئاشکرای ئەعلانی کردوتی ئەوە دەرئەنجامی فەشەلی سیاسەتەکانی ئێمەیە بۆیە من پێم وایە ئیدارەی ئەمریکی لەوانەیە بەشێک لە احتیمامی خۆی بابەوەی کە جۆرە پێشکەوتنێک جۆرە سەرکەوتنێک بەرامبەر داعش لە ناوچەکە بەدەست بێنێ بۆ ئەوەی بۆ 2 ساڵی داهاتوو بتوانێت شانسی ئەوان هەبێکە لە انتخاباتەکە سەرکەوتن بەدەست دووبارەیەکەمەوە هەر بە ڕێزێک پرسیاری هەیە توانێت لای مایکەکە بۆستێت و پرسیاری خۆی بکات دکتۆر محەممەد دێمە لای جەنابتان ئەوترێت کە زۆر جار سەرکردایەتی سیاسی کردو ئەم ئێوارەیەش جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پرس کۆنفرانسێکی ڕاستەوخۆیە کە یەنارتی پەخشی کرد لە دوای کاتژمێر 8 لە گەشتی فراوانی هەواڵەکان وتی ئەمە ینی ئەمریکا و بریتانیا و وڵاتە زلهێزەکان و نەتەوە یەکگرتوەکان پاڵپشتیمانەکەن و فشارەکەن پێت وایە ئەمریکا گەربیەوێ فشار بخاتە سەر حکوومەتی عێراقی نەتوانێت ناچاری بکات کە مەعاشێک موچەیەک بودجە 1 مانگ بنێرێت بۆ کوردستان یان لەمەشا کوردیسان بۆ چوونی جیاواز هەیە لەسەر ئەمە جۆری فشارەکە چییە جۆری داخوازیەکە چییە ناتوانێت بڵێ ئەمریکا فشارەکەی بەو ئەندازەیە کە بیوێ فلان شت بکەوە ناتوانێت بڵێ فشارەکانی ئەمریکاش ئێستا لە عێراق بەو ئەندازێن کە بتوانێت ئەو گۆڕانکاریانە وەکو خۆی پێک بێنێ و پێکاتی شیعیز لە عێراق ئێمە بەڕاستی بیری لێ بکەینەوە ئیمتیدادی پانشیعیزمی عالمیە یعنی ئەوە نییە کە ملکەچ بێ بۆ هەندێک شت کە پێویست نییە ملکەچی بێ وی ئەمانە خاڵی گرنگن بەنسبەت ئێمە خوێندنەوەکان ئەلێرێ ئایا ئەمریکا و بریتانیا و فلان پاڵپشتی ئێمەکەن پاڵپشتەکان لە چ بوارێکە وەکو بەڕێزان لە گفتوگۆکانی ژووتیان ینی پاڵپشتێکە بۆ ئەوەیە کە ئێمە هاوتەریب لەگەڵ سیاسەتەکانی بەغدا بڕۆین
یا پاڵپشتەکە بۆ بابەتی ترە من دواتێگەمدا پێتوانێت فشار دروستکردن لەسەر سەرکردایەتی سیاسی کورد کە بەشداری لە کابینەکەی عبادی بکات هەر بەبێ بیرکردنەوە خوێندنەوەی ئێمە بۆ بەرژەوەندی خوێندنەوەی ئێمە بۆ بەرژەوەندی دەوڵەتە زلهێزەکان دایم ئەوەیە کە ئەوان هەوڵەدەن لە ئەو قوارانەی کە هەیە کە بمێنێتەوە وەکو خۆی لەگەڵ گۆڕانکاریەکان نین و ئەگەر لەگەڵ گۆڕانکاریش بن ئەوەی کە هەندێک جار ئەڵێن سایسپیکۆ کۆتایی پێهاتوە یا داعش کۆتایی پێهێنا پێویستە بە گۆڕانکاری بێت ئەم گۆڕانکاریانە ئایا چەندە لە بەرژەوەندی ئەو زلهێزانەیە کە مەساڵحی پانسونیسم پانتورکیسم شیعیزم ئەمانە لێکەدا لەم ناوچەیە و کورد بەشێکی بچووکە لەم بەرژەوەندیانە ئێمە چۆن نتوانین ببینە بەشێکی کاریگەر لەوەی کە بتوانین با بڵین بەڕێی خۆمان لە ئاوەکە بکێشینە دەرەوە ئەوە گرنگە بنسبەت ئێمەوە پێت وایە کوردی ئێستا لە پاڵپشتەکانی ئەوان بەڕای من پێت وایە کورد لە عێراقی ساتوانێت بەشێکی کاریگەر بێ لە عێراقا ئەتوانین بەشێکی کاریگەر بین بەڵام بۆ گۆڕینی خەریتەی عێراقی چۆن کار دەکەین گرنگە بڵام تۆ بڕوامان هەیە سەرکردایەتی سیاسی کورد نوێنەرەکانمان لە بەغدا لە پرسی زۆر گەورە و جدیەوە هاتوونەتە سەر پرسی موچەی یەک مانگ هەست ناکەی ئەمە بچووکبوونەوەی پرسی کووردە و زاڵتربوونی حکوومەتی عێراقیە بەسەر کووردا و قسەی مەبەستم لە ڕووی ئەوەی کە قسەی زاڵ بێ بەسەر کووردا و ئەگەر ڕێگەم بدەی من بتوانم پەیامەکانی خۆم تۆزێک باشتر بگەێنم چکە پرسیارەکان زوو ئەکرێ و جیاوازیشە جارێ بەڕای من لە 2005 لە دوای ئەوەی کە دەستور ئیقرار کراوە و ئیسفتامان لەسەر ڕاپرسیمان لەسەری کردووە کورد تا ئێستا هیچ شتێکی تری دەستکەوت نەبووە لە بەغدا بەدەستی بەتاڵ ئێمە هاتوینێتەوە هەر جار ڕۆشتونێتە بەغدا و هاتوینێتەوە لە دوای ناوەنی سیاسەتی حکیمانە من نەموت تۆ سیاسەتی حکیمانێت تۆ با سیاسەتی حکیمانە بەدەست بەتاڵگەڕاوینێتەوە خۆیان بە سیاسەتی ئێمە ناچار بووینە ملکەچ بین بۆ ئەو فشارانەی کە لەسەرمان کراوە دەنا لە کۆتایی هاتنی مادەی 140 لە بواری لە کاتی یاسایی خۆیدا یا کاتی دەستوری خۆیدا ئێمە ناچار کراین کە بە هەندێک شتی تر ڕازی بندنا ئەسڵەن نابواە کورد بۆ بابەتانە ڕازی بواە و من وەکو مامۆسایەکی دەستوری ینی هەرچەند اختصاصم ئیدارێ بەس کە مامۆسایی دەستوریم ئەڵێم ینی مادەی 140 کۆتایی پێهاتوە لە ڕووی کاتە ناکرێ ئێمە ئەبێ بە دوای ئەلتەرناتیڤی ترا بگەڕین بۆ ئەم بابەتشتانە و ڕاستگویانش لەگەڵ میلەتی خۆمانە قسە بکەین بەڵام سیاسیەکان جۆرێکی تر یا بە شێوازێکی تر یا لەبەر هەندێک ناکۆکی جۆری تر سیاسەکان ڕاستگۆنین لەگەڵ میلەتی خۆیانە تا ڕادەیەکی یەکجار زۆر هەندێک لە سیاسەکان ڕاستگۆنین ئەمە واقعەتەکە لە بەرچاوی میلەتە خۆ ئەنجامەکانی انتخابات لە دوای 2005 ئەو گۆڕانکاریانی لە سیستەمی سیاسی لە سیستەمی دەسەڵاتی ئەم وڵاتە لە جۆری دەنگەکان بۆ لایەنە سیاسەکان ڕوویداوە دیارەکە متمانەکانی دەنگدەر لە لایەنێکەوە بۆ لایەنی تر گوازراوەتەوە ئەمە نیشانەیەوەیە کە جەماوەەر متمانی بەم لایەنە کەمتر ماوە لە قسەکانیە متمانێ بلایەنێکی ترداوە لە شوێنێکی تر ینی ئەمە بۆ خۆی بڵین بابەتی سەرەکیە بەس وەکو وتم لە دوای 2005ەوە ئێمە دەستکەوتێکمان نەبووە لە بەغدا کە بێت باسی بکەین ڕۆژ بە ڕۆژ کێشەکانی ئێمە زیاتر بووە لە کێشەی بودجە لە کێشەی مادەی 140 بۆتە کێشەی نەوت بۆتە کێشەی جێیش بۆتە ئێستا حتا لە شەڕی جیهانی دژی تیرۆرە بەغدا تا ئێستا هاوکاری ئێمە نییە تا ئێستا ئەو فڕۆکانەی ئەگەر یەک فیشێکی تیابێ بۆ کوردی بێنێ ناچارێکە ئەو فڕۆکانە بچێ لە بەغدا ئەمە لە بەغدا قبوڵەکە کۆمەلگەی نێودەوڵەتی ئەسڵەن لەگەڵ ئەو بابەتەیە لەگەڵ کام بابەت لەگەڵ ئەو بابەتەیە کە دەسەڵاتەکان دەسەڵاتی مرکزین تا ئێستا خۆ نهاتون بە تۆ بڵێن ئێمە دەسەڵاتێکی وەکو خۆی هەر لە دوایین پرس کۆنفرانسیان ئاماژیان بەوەدا کە ئەوانە پشتیە من پاڵپشتی ئێمن لەو بوارانەی کە خۆیان مەبەستیانە پاڵپشتیان نین کە لەو بوارانەی ئێمە کورد بوو ئەمەی قبول ینی کورد ئەگەر بێوێ ئەعلانی سەربەخۆیی بکە ئەگە کورد ناچارە هەندێک شت قبول بکات تاکەی ناچارە بێت تا ئەو کاتەی ناچارە دوشتی ئەساسیمان پێویستە یەک سەربەخۆیی پەیوەندیەکانمان دوو سەربەخۆیی ئابووریمان ئێمە ئەگە سەربەخۆیی ئابووری سەربەخۆیی پەیوەندیەکانمان هەبێت وەکو مامۆسای شارەتی پێدا ئەو کاتە ئێمە ئەتوانین پێت نەبین پێت وایە بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراقی سەربەخۆی پەیوەندی و سەربەخۆی ئابووری دەستمان پێکردووە ئێمە ئێستا نەوتە نێرینە دەرەوە حکوومەتی عێراقی فشاری اقتصادی پەیوەندیشی خستوەتە سەر ئێمە ئەنجامەکەی ئەوەیە تۆ لە بیدایەتەوە دەست پێکردووە ئیمڕۆ لە پەرلەمانی کوردستان ئەلان کراوە دکتۆراشی ئەورامی ئەڵێ ئێمە 320,000 بەرمیل ڕۆژانە نەوتە نێرینە دەرەوە لەسەر ئەمە سەر بەخۆی ئابووری بۆ سەربەخۆی زۆر بە وردی وەستین سوپاس دەکەم ناوی خۆت بڵیت و پرسیارەکەت بۆکێ سەرەتا سڵاوتان لێبێ دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانشەکەم من ڕێگەر نادر لە زانکۆی سلێمانی کۆلێژ زمان بەشی کوردی پرسیارەکەم ئاراستی هەردوو بەڕێزیانە بەڕێستان ئێمە ئێستا زین عبادی هەرێمی پشتگوێ خستووە و باسوخواسی گرنگی ئێستا بودجێ ئەوان بودجە نانێرن کە ئێمە تەنیا نانێرن
کە بچووکترە لە بوو ناینێرن بەڵێ تەنیا کارتی فشاریشمان ئەوەیە ڕیفراندۆم بکەین واتە سربەخۆی دەزانین ئێمە هیچ بنەمایشی بوون بە دەوڵەتیشمان نییە ئێستا ئەم کاتەیە لاوازین لە ڕووی پەیوەندەکانی دەرەوە بۆ نمونە دراوسێمان ئێرانە ڕازی نییە تورکیا هەر ڕازی نیە تونگوی لە خۆیان دەترسن لە ناوخۆشە هێزە هێشتا هێزمان هەیە بە نیشتمانی نەکراوە لە ڕووی داراییەوە سست و لاوازین کێشەمانەیە کەوایە ئێمە بۆچی باسی بوون بە سربەخۆیەکەین ئەگەر ئەمە زۆرێک ببوورن ئەم قسەیەکەم خۆڵکردنی لە چاوی خەڵکی زۆر سپاس دەکەم کاکە ڕێگر لە کاکچێنەرەوە دەست پێەکەم وەڵامی پرسیارەکانی کاکە ڕێگرباتە و چکە ڕووی دەمی لەیەوە بوو بڵێ وڵا بەنسبەت کاکە ڕێگرەوە کۆمەڵێک حاڵەتی باس کرد ئەنج دوایی بەسلەی باسی ڕیفراندۆمی کرد وەکو باسمان کرد پێشتر مەسلەی ڕیفراندۆم و مەسلەی جابوونەوە لە عێراق مەسلەیەکە کۆمەڵێک ڕکائیزی خۆی هەیە بەدەر لەو عناسرانی یا لەو ڕێگەزانی کە لە هەرێما بێ هەبێ و لە ناو خۆیان مەسلەی اعتراف زۆر گرنگە مەسلەی سیاسەتی دەوری زۆر زۆنگرەوە لە هەمووی گرنگترەوەی تا چەندێمە ئامادەین بۆ حاڵەتە و چەند زمینەکە لەبارە بۆیە من تا ئەم ساتە وەختی قسەی لەسەرگەن پێم وایە تاوەکو ئێستا زمینەکە نە لە ڕووی سیاسی نە لە ڕووی اقلیمی نە لە ڕووی ناوخۆیی بۆ ئەو بابەتە ئامادە نییە بۆیە بە ناچاریش ئێمە گەڕاینەوە بۆ باسکرا پێت وایە بۆ باسکرا من قەناعەتی من لەوانەیە لەو کاتا مەسلەی داعش نەبوو لەوانەیە بارودۆخێکی تر هەبوو بێ لەوانەیە هەندێک لایەن وعد و عودیشان نەبێ دوای پەشیما بوو بنەوە لێی ئەوە بابەتێکە من ناتوانم نازەم چۆنە بەڵام بە قەناعەتی من لەوانەیە بەشێکی عیلاقی بۆ وەکو کارتیش فشاریش بەکار بێ پەیوەندی بە منەوە هەیە ینی پێویستە کاکە ڕێکار بزانێت جارێ باسکردنی ڕەفراندۆم گوناح نییە و پێویستە ئێمە باسی کەین و سەرکەوتن یا سەرنەکەوتن ئەنجامدان و ئەنجام نەدانی ڕێفراندۆم بابەتێکی زۆر جیاوازە لەگەڵ باسکردنەکەی ئێمە حەقی خۆمانە پێویستە یاسای ڕێفراندۆممان هەبێ بێ خۆمان ئامادەکەین بۆ ئەوە بۆ نمونە ئێمە تا ئێستا دەوڵەتی عێراق وڵاتێکی وەکو ئیسپانیا نیە ئێمەش تا ئێستا وەکو هەرێمی کەتەلۆنیانین ویستیان ڕێفراندۆم بکەن دەوڵەتەکەش ڕێگەی نەدا و بەڵام ڕێفراندۆمێکی ڕمزیان کردەوەی ئێمەش کردمان ئێمە بێ خۆمان ئامادەکەین بۆ ئەو بابەتانە ئێمە بیر لەوە بکەینەوە بڵێن ئەگەر تەنها باسکردنی ڕێفراندۆم خۆڵکردنی چاوی خەڵکە ینی بەر لە هەموو شتێک سربەخۆی نایەتە دی ئەگەر من و تۆی تاک بڕوامان بە سربەخۆی خۆمان نەبێ بتەکی دێمە ئەبێ بڕوامان بە سەربەی خۆمان بێت ئەم جادێتە دی بۆیە ئەبێ بڕوامان پێ بێت ئەبێ باسیشی کەین ئەبێ بەگوێی خەڵکی شا بدەین ئەبێ خۆشمانی بۆ ئامادە بکەین هەر کاتێکیش کاتی پێویستی خۆی هات ئەبێ ڕەفراندۆمەکە خەڵک قبوڵێتی یان زۆر سپاس دەکەم بینەرانی ئەزیز ناوبڕێ گۆرەگرین بۆ ئەوەی ناوی ئەو بەڕێزانەوە بگرین کە پرسیاریان هەیە و بە زووترین کات دێنەوەلاتە. تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بینەرانی عزیزم سڵاوتان لێبێت لە بەشی کۆتایی دووجاری بکەرەوە بەردەوامین لەگەڵتان و بە پرسیاری کاکدانا دەست پێکەین دەستان خۆش بێت بە خێراتنی و میوانە بەڕێزانە یەکەم من لێ قسەوە دەست پێ یەکەم هەڵبەت دکتۆر محەممەدی بەڕێز نەک بەشی زۆری سیاسیەکانی کوردستانی خۆمان درۆزنن لەگەڵ میلەتەکەیە لەگەڵ ڕێزمە ئەم قسەیەکەم بەڵکو هەموویەتی نەک بەشێکی زۆری لە پرسیارێکەوە دەست پێەکەم بۆ بەڕێز ماوەسا ڕێبوار ئایا ئەو دەستێک کەڵاوکردنەی کورد لەگەڵ داعشاوای کردووە ئەم قەیرانە دارایی هەرێم ڕووبدا هەڵبەت بە فرۆشتنی نەوت و بە هاوردە و نردنی تەنکەری نەوت لەم لەولایە و پرسیاری دوم بۆ بەڕێز کاکچێنەرە ئایا کورد و ئەندام پەرلەمانەکان لە پێکهێنانی کابینەی حکوومەتی نوێی عێراقا هەبن یان نەبن چ لە مەسەلەکە ئەگۆڕێت توانیانە ئایا بەڕادەیەکی وە قەیرانی دارایی هەرێم چارەسەر بکەن کە ئێستا بەشێکی زۆری موچە و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەناڵێنن بە دەردی بێموچەیەوە پرسیارێکی ترم بۆ پرسیاری کۆتامە بۆ بەڕێز دکتۆر محەممەدە
ئەوەندەی سەرنجی قسەی خەڵک بدەیت چ لە دەستگای ئەلامەکان چ لە ڕۆژنامە چ لە گۆڤار یاخود چ لە سایتە ئەلکترۆنیاکتەکانە ئەڵێن خودی هەولێر و پارتی کە حکومڕانیەکات لە منطیقەی هەولێرە ئەم مەعمەعەیان دروست کردووە لەگەڵ کابینەی بەغدایە. زۆر سپاس کاکەدانە. پرسیارەکەم تەواو نەکردووە. پرسیارەکە دوازەح بوو. گەشت. باشە سپاس بۆ تۆش. ڕێگەم پێدا بۆی سێ پرسیار بکەیت بۆی بە وازەحی هەموو مەبەستەکان بگات. دکتۆر ڕێبوار لە تۆ دەست پێکە. بڵێ نازانم ئەکرێ پێش پرسیارەکە هەندێک شتێ بکەیت و بەڵامی پرسیارەکەی بیر ئەشتە زۆر گرنگە ینی حقیقەتێک هەیە من لەگەڵ ئەو قسەیەم کە دایماکرێ هەموو تاکێکی کوردی پێم وانە ینی ڕێژەکە لە ڕێژێکی زۆر نزیک نەبێت لە 95 بەرەو سەر لە سەد کە باوەڕی بە مەسلەی سربەخۆی هەیە و حەزی پێکەوانە بەڵام قسەکردن لەسەر سربەخۆی و لەگە ئیشکردن بۆ سربەخۆی ئەمە دووشتی جیاوازن قسە بکەین لەسەرەوەی ئێمە ئەمانەیە سربەخۆ بینەما ئەتوانی بە دەیان کتێبی لەسەر بنووسیتەوە ئەسڵان ئێمە حەزەکەین نەک سربەخۆ حەزەکەین ئەندامی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانیش بین هەمیشە یەکەش حەز ئەبێت هەمیشە یەکەشی جا من قسەکەم لەسەر ئەوەیە حەزی ئێمە و ویستی ئێمە لەگەڵ ئیرادەی لەگەڵ کارکردنی ئێمە بە مەتیجە هەیە لە ئێسا لە کوردستان ئەمە دووشتی جیاوازن ئێمە قسەکانمان هەیە محەممەد دکتۆر من دکتۆر محەممەد ئاماژەی بەوە داوتی ئێمە ویستومانە ئێمە ئەمانەوێت بەڵام زۆر جار فشار لەسەرکرێت و ئەبێت ینی جێبەجێ بکەیت زۆر باشە ئەمە تەواو نەیویست من دوو نمونە بۆ بەڕێزت بێنمەوە بۆکو پێم وایە بۆکو دوو تەحەدیش لە بەردەم کووردا ئێستا لەم مەسەلەیە باسەکرێت یەکەم تەحەدی هەڵێکی گەورەی ئێمە ئەوەیە کە بەردەوام پێمان وایە کێشەکانی ئێمە لەگەڵ کاک عەبادی و کاک مالیکیە لە کاتێکە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا لەگەڵ خۆ ینی لەگەڵ وەک کیانێکی خۆماوکو هەرێم لە تارانە لە ئەنقەرەیە ئەنجا لە بەغدایە و لە پەرلەمانتارێک گەڵێ مالیکی لە عەبادی نەرمترە کەسایەتیەکان بەلای ئێمە کێشەی ئێمە لەگەڵ مالیکی و لەگەڵ عەبادیە لەگەڵ خۆیانە حەل نابێ لە تاران و لە ئەنقەرە حەلە بێت دواتر لە واشنگتن و لە بەغدا حەلە بێ یعنی ئێمە پشت ئەەکەینە ئەم دوو پایتەختە بەڵام ڕوو ئەەکەینە شوێنێک کە بڕیارەکانی خۆیشی نەک بڕیارەکانی بەرامبەر ئێمە بەدەست خۆی نییە یعنی بڕیارە چارە نووسازەکانی عێراق هیچ کاتێک بەدەست حکوومەتی عێراقی نییە باشە ئێمە کە مادەم بڕیارەکانی خۆتە نەزانانی بە پێکاتەکانی عێراق بەسەر چ تەرەفێکە دابەژون باش ئێمە پێویست ناکات لەگەڵ ئەم دوو پایتەختە گرنگەی دراوسێمانە گفتوگۆ بکەین بۆەوەی قەنەعەتێکیان بۆ دروست بکەین گەرێمە هەر هەنگاوێکمانە هەنگاوەکانمان ئیجابی بن جا من تەحەدیکی تر باسەکەم زۆر بە کورتی بڵێ بەسەر چاو ئێمە من خۆم لە یەکێک لە بەرپرسە هەرە باڵەکان هەرێمی کوردستان بیستم وتی ئێمە پێشبینیمان بۆ هاتنی داعش بۆ قووەتە نەکردبوو بۆیە ئێمە هەڵە بووین لە تەخمینکردنی هێز و توانای گروپە تیرۆریستیەکان لە عێراقدا قسەیەکی زۆر منطقیە و ئەترافێکی زۆر شەرەفمەندانەیە بەڵام ئێستا حکوومەت هەرێم و ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمانیشە ئەڵێ ئێمە هەموو احتیمادێکمان لەسەر فرۆشتنی نەوت ئەبێ لە ڕێی تورکیاوە بۆ دەرەوە قبول ئەم قسەیە بەڵام باشە ئەی تەسەور ناکەن بەهۆی یەک ڕێکەوتنی عێراق و تورکیا کە زۆر نزیکە دوو فشاری ئەوروپا و ئەمریکا لەسەر تورکیا بۆ کرانەوەی بەرامبەر عێراق کە ئەمە هۆکارێکەمەش هەر نزیکە ئایا تەسەور ناکەن تورکیا بەشێک لە سیاسەتەکانی خۆی بەرامبەر بە هەرێمی کوردستان بگۆڕێ لانی کەم ناڵێم ئیلغای بکاتەوە کە بە بۆریێنەوتەکانی ئەوانەوت نەڕاتە دەرەوە پێشبینی ناکرێ یعنی باواداننی لە بەردەمانە نابێت داینین لە بەردەمانە بڵین تورکیا بۆ نمونە بۆ ماوەی 3 مانگ فرۆشتنی نەوتی هەرێم بە بۆریەکانی ئەو ڕاگرێ دکتۆر باس لە سەربەخۆی یەکرێ پێت وایە سەربەخۆی بە گیرفانی بەتاڵەوە من ینی مەجالیەوەی تیابێ کە بیریشی لێ بکەیتەوە من پێم وایە وەکو مەبدە وەکو پرەنسیب سەربەخۆی شتێکە لە سەر و هەموو قسەمان لەسەر منە بەڵام تۆ کاتێک باسی سەربەخۆیەکەی ئەتێ بشی لە بەغدا بڵێ بجەم بۆ بنێرە من ئیش یەکەم بۆ ئەوەی ئاوادان بمە و دوایش سەربەخۆ بم پێم وایە یعنی هیچ کەسێک هیچ سیاسێکی ساویلکەترین سیاسی عێراق سیاسی عێراق ئەمەی قبول نییە تۆ بڵێ من ئاخۆم حازرەکەم ڕیفراندۆمەکەم ئەوە چوومەتە پەرلەمان بە پەرلەمانم و تۆ یاسا حازرەکەن دوایش تو ئەوێ لە بەغداوە پارەم بۆ بنێری بۆ هەرێمی کوردستانی پێبەخێکەم پێم وایە هیچ سیاسێکی عێراق شتیوا قبول ناکات نەکەی سیاسێکی عێراق حتا سیاسی لەو دەوڵەتەکان ینی ئەمریکاش پێویستی یعنی ئەمریکاش جەخت لەوە کاتەوە کە ناکرێتەوە ئەم دوو سیاستە لە یەک کاتە ئیتیباع بکەیت کاکدانا باسیەوە کاکە من پێم وایە دەست تێکەڵاوکردن کاکدانەوە بۆ هەموو وەڕێزیشان ینی لەگەڵ داعشا لە فرۆشتنی شخارتەیەکەوە هەتا گەورەترین شت خیانەتێکە و بەتەنها من ئەتوانم بڵێم خیانەتە من ئەتوانم بڵێم ستەمێکی گەورەیە کە خۆمان لە خۆمان یەکەین بەڵام بەڕاستی پێم سەیرە دەسەڵاتدار کار بەدەستیش بێ ئەویش هەر بڵێ خیانەتە
ئەو ئەبێ بێ لێچینەوە هەمووی وەکو یەک نیگەرانەوە هەمووی وەکو یەکەڵی خیانەتە من نتوانم وەکو هاوڵاتێکی سادە تۆ وەکو هاوڵاتێکی سادە نیگەرانبی بەڵام دەسەڵاتدارێک نابێ نیگەران بێ ئیش بکە بۆ ئەوەی کە ڕێک لە خیانەتە بگرێت. زۆر سپاس. بەشێکی نیگەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەوەیە کە تا ئێستا تەنها ناوێکیش ئاشکرا نەکراوە کە ناوەکان ینی لابەلا بڵاو کراونەتەوە بەڵام دڵنیانیە نافەرمیە حکوومەت هێرم تەنها ناوێکیشی ئاشکرا نەکردووە بڵێت ئەمە خیانەتی لە میلەت کردو و لەگەڵ داعش دەستی تێکەڵ کردو. تەنها یەک دێڕەڵێم بەڵێ ئێمە دائیمەن هیچ مشکلێکی ئەمەی کورد چیە دائیمەن بە شوێن چارەسەری کێشەکان ئاگەڕی کە نەخۆشیەکمانەیە چین بزانین کام دەرزیە و کام عیلاجی بۆ بێنجا چارەسەری بکەین بەڵام لە ئەساسەوە بیرمان چۆتەوە ئەبێ هۆکارەکانی نێهێڵین یعنی نێڵین ئەم دەستێکەڵاوکردن لەگەڵ داعش دروست بێ بۆ ئێمە گرنگترە تا ئەگەر دەستێکەڵاوکردنەکە ڕوویدا چوار بەرپرسزا بدەین چوار کەس لێرە و چوار سەرباز ئەسکەر لێرەوە ئەمە هیچ لە بابەتەکە ناگۆڕێ هێندەی ئەوەی کە بێ ئێمە لە ئەساسا نەزعەیەک لای هاوڵاتی دروستکەین کە نابێت. مامۆستا بووبەکر پەرلەمانتارێکی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان ئەڵێت ئەو مۆڵەتەی کورد دایناوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ بەغدا مانگێکی ماوە خۆشیاندانی پیانێن عبادیش دەیەوێت ئەو مۆڵەتە و هەیبەتی کورد بشکێنێ و بە کورد بڵێ بزانم ئێوە چ پیاوێکن پێت وایە کورد چ پیاوێکە لەم قەزیە. من پێم وایە بۆچوونم پێچوانەیە لەگەڵ کۆمەڵە لەم بۆچوونانە پێم وایە کورد بەداخەوە خۆی نەناسیوە ئەگەر کورد ئەو پیاوە بووایە ئەگەر کێشەی پارتی و یەکێتیمان تەجاوز کردایە ئەگەر ئەوین شقاقی لە 64ەوە ڕوویدا ئێمە تێمان پەڕانایە ئەگەر ئێستا یەک نەخشە ڕێگامان لە کوردستان هەبووایە و ئامانجی قۆناغەکەمان ئامانجە استراتیژەکان ئامانجە قۆناغەکانمان تیا دیاری کردایە بە دڵنیاییەوە بە بڕوای من زۆربەی هەرە زۆری ئەو بربەستانی لە بەردەم دروستکردنی جاردانی دەوڵەتێکی سربەخۆی کوردستانی لە باشووری کوردستان هەبوو زۆربەی نەماوە. ئێمە نابێ وەکو کۆیلەکانی سەردەمی ئەبراهیم لۆنکڵنمان لێبێ لە سەردەمی ئەبراهیم لۆنکڵنە لە ئەمریکا کاتە جاری ئازادی کۆیلەکانیاندا بەشێک لە کۆیلەکان لە لای ئاخاکانە ناڕۆشنەوە چکم نەیانەتوانین لێپسراوی ژیانی ئازاد لە ئەستۆ بگرن. ئێمە نەخێتکە کە دنیا گۆڕاوە شت گۆڕاوە ئەمەی کە من وتم کاڵێم لە بەغا خۆما بە میوان بزانین تەبیعی وا بە فەقیرانە نا وا بە ئاسایینە منیش دەزانم بەکو کاکچێ نەروتی بەزە بێمە ڕێک کەوتنێکمان هەبێت لە کوردستانە لە نێوان هێزە زیندوەکانە لە نێوانم کۆمەلگایە کە ئامانجی ئێمە لە دوای 2 ساڵی تر ئەوەیە بە قەنەعەتی من ئەوەی لە عێراقای بینن عێراق شوێنێک نییە بە کەڵکی مانەوە مابێ ئەوەی لە عێراقای بینن ژانی هەڵوەشاندنەوەی عێراقا ئێمە دوا ڕۆژمان لە عێراقا نەماوە و عێراق بە کەڵکی ڕۆڵەکانی عەرەبە ئەسڵەکانیش نەماوە چ جای ئێمە کە بە زۆر لکە ناوی عێراقا کاتێک عێراق پشتی کردە کورد و لە مانگی ئادارەوە بە بڕینی موچە دەستی پێکرد کورد ئەوترێت ئەو هێزەی نەبوو کە بە عێراق بڵێت بێمنەتم لێت کەواتە باسکردن لە دەوڵەت و سربەخۆیی و یعنی قسەت زاڵ بێت بەم شتانە ئەکرێت دیسان نایگەڕیتەوە بۆ ئەوەی کە سەرکردایەتی سیاسی کوردبین بوو ژێرخانێکی ئابووری پارەیەکی پاشکەوتکراوی نەبوو کە ئەم خەیرانە تێپەڕێنێت. من پێم وایە یەکجار دۆخەکە بۆ وێرانێش نییە ڕاستە بەداخەوە بیرکردنەوەی استراتیژی نەبوو ڕاستە ئێمە هێشتا ئەناڵێنین بە دوای پاشماوەکانی دوو ئیدارەی لە هەرێمی کوردستانە تا ئێستا بەداخەوە پەیوەندی هەرێم لەگەڵ بەغایە بابەتی ململانی حیزبێ لە کوردستانە ئەمە کوفری نەتەوەیە کوفری نەتەوەیە ئەگەر ئێمە ئەومان لە کاتی ئێمە لانی کەمی ژێرخانی ئابووریمان هەیە وڵاتەکەمانەوەکو جاران وێران نییە ئەتوانین 500,000 بەشکەنەوە بنێرە دەرەوە تورکیاکەی جاران نییە سووریاکەی جاران نییە عێراق نیم چاڵوەشاوە ئێران ناتوانێت تا سەر فشارکە بەس متمانە بە پێدراوەکان سەرکردایەتی سیاسی کرد لەو قسانە تێگەشتون کەوتت من پێم وایە ئەبێت تێگەشت بن تێگەشتون پرسیارەکەم هین من لە بەتیوان ناتوانم جواب بمەوە وەڵام بە پێی پێدراوەکان بە پێی ڕای خۆت وەکو هاوڵاتیەکی ئەم هەرێمە واز لە پۆستە حزبێکت بێنە بەداخەوە کە زیاد لە بۆچوونێکمان لە نێوان سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستانە هەیە دەربارەی ئەوەی چی بکەین و ئایندە بەرەو کوێ ڕۆین و میکانیزمەکانمان چێ و دۆستەکانمان چێن و دوژمنەکانمان چێ. زۆر سپاس دەکەم کاک چێنەر هەر بەرنسبەت پرسیارەکەی کاکداناوە وتی نوێنەری کورد لە بەغا هەبێت و نەبێت هیچ لە مەسەلەکە گۆڕێ بڵێ من پێم وایە سەبارەت بە وەڵامی پرسیارەکە بیتەوە پاشان قسە لەسەر شتەکانی بڵێ جوابی ئەو پرسیاری جەناب و کاکە داناشێمەوە ئەندام پەرلەمانەکان لە بەغا دوو کاریان هەیە کارێکی سیاسیەکەن کە ئەمە حیزبە سیاسەکان هەرەکەی نوێنەری حیزبی سیاسین ئەجددا و بەرنامە و تێڕوانین و پامی خۆیانیان هەیە پیانەگەێنن دووش ئەرشیشی دەستوریان هەیە بە پێی ئەو حەقەی کە دەستور وە ئەندام پەرلەمانیەوە ممارەسەیکە بۆ نمونە لەم بابەتا مەسەلەی ئیستیجوابی ڕئیس وزەرا و وەزیرەکان پێم وایە تا ڕادەیەک ئەم حەقەشمان لەناو پەرلەمانە
بۆ ناچێتە سەر بۆ لەبەرەوەی ئێستا پێکاتی سون و شیعەکان زۆر نزیکن لەیەکەوە و سونەکان بەشدارن لە حکومەتە بۆیە ئەگەر بیر لەوەش بکەینەوە پرۆسی سەحبی سیقا ببینە ناو پەرلەمان پێم وایە لەو مەسەلەیەشە لەم ساتەوەختە سەرکەوتو ناوین بۆیە ئەدام پەرلەمانەکان زیاتر ئێستا وابەستەی ئەو ئەجندا سیاسیان کە لە هەرێمی کوردستان و حیزبە سیاسیەکان لە کۆبوونەوەکانە ئامادەیەکەن و ئەوان لەوێ ڕێشوێنە قانونی و ڕێشوێنەکانی تر لە ناو پەرلەمانە بۆیە گرنەبەر مەسەلە دەستورێکەش مەسەلەی ئیستیجواب و سەحبی سیقا و ئەم شتانە پێم وایە لەم بارودۆخی ئەمڕۆی عێراقی تایە مەسەلەی سەحبی سیقا بە ئێمە ناکرێت تا ڕادێ قورسە لە بەخە بوون و نەبوونیانیش لە مەسەلەکە حتمما لەوێ بن حتمما بوونمان لە بەغا باشترە لەوەی چونکە تۆ لە ناو پەرلەمان بیرمان نەچێ کاگیادگار هەمومان نەزانین هێک حقیقەتمان بینی بە چای خۆمان لەو ساتەوەختانەی کە عەبادی ئیعلانی حکومەتەکەی کرد لە پەرلەمانە کێشەی نەبوو ئایا کورد لەوەیە لەوێ نییە لەبەرەوە تۆ لە پەرلەمان بی و لە پەرلەمان نەبی ئەو قانونەی کە ئەوێ بە تایبەتی ئێسا و ئەولوێتی قانونی حرەسی وەتەنیە وەکاری لەسەرەکە ئەی باتە ناو پەرلەمان بۆیە لەوێ بین باشترە بتوانین فشارێ بکەین عیلاقاتی دروستکەین بۆ ئەوەی لانی کەم ئەو قانونانەی کە بۆ ئەم مەسەلانە وایە کورد زەرەری کرد لە کۆتایی هاتنی ئەو هاوپەیمانیە وەکو مامۆستاوتی مێژینەی لە نێوان کورد و شیعە هەبوو من پێم وایە ئەو هاوپەیمانەتیە تا ڕادێک ئەو قەتعی عیلاقەیە تا ڕادەیەک نەبووە و ئێمە لە عێراقا ئەبێ کار لەسەر ئەوەش بکەین کە لەگەڵ هەموو لایەنەکانە یعنی ئێمە کارێکی وا بکەین لەگەڵ هەموو پێکاتەکانە عیلاقی خۆمان ئاسایی بکەینەوە چ لەگەڵ سونەکان چ لەگەڵ شیعە چ لەگەڵ پێکاتە نەتوانیەکان پێکاتیانەکەن ئەگەر پێشتر تا ڕادەیەک باشتر بوو بەڵام ئێستا بەهۆی وەزای عێراقەوە تا ڕادێک پاشەکشەی تیا هەیە ئەگەر بتوانین سەر لە نوێ بینایکەینەوە لەوانەیە بۆ ئێمە کارەکە باشتر بێ ئەگەر ئیجازە هەبێت زۆر بە کورتی بێت ئەگەر ئیزافەیەک تەبێت من دێمەوە لەسەر ئەو بکەین ئێمە یەک حقیقەت هەیە بێ هەمومان دانی پێدا بنین ئەمڕۆ ئەولەویەت لە عێراقا شەڕی داعشە بیناکردنەوەی جێشی عێراقا و ئەمە ئەولوێتە لە عێراق حتا لە ئەوانی شەروایان وتبوو لە عێراق ئەمە ئەولویەتە ئەمریکا ئەمە ئەولویەتی هەرێمی کوردستان هاوپەیمانی دەولی ئەمە ئەولویەتێتی بۆیە ئێمەش وەکو هەرێمی کوردستان ئەبێ دانیشتنی جدی بکەین هێزە سیاسەکان تەرتیبی ئەولویاتی خۆمان بکەین بۆ نمونە لەو قەراری کە ئەیین پاش سێ مانگی تر دوانە کەوتون من ناتوانم بڵێم دواکەوتونیانە بەڵام ئێستا شکاتێتی جارێکی تر ئێمە تەرتیبی ئەولویاتماکەین ئایا لە مەسلەی شەڕی داعشە چونکە مەسلەی کشانەوە لە حکوومەتی عێراق ئەولوێت لە عێراق شەڕی داعشە کە ئێمە لە عێراق بکشینەوە لە مەسلەی ئەو شەڕی کە ئێمە ڕوبەڕوومە بە تۆ لەگەڵ داعشە زەرەرەکەین یا نایکەین ئەمە ئەولویەتە ئایا ئێمە ئەولوێتی ئەمە جاری تر مەسلەی داراییە یا مەسلەی شەڕی داعشە بۆیە ئەمە ئەبێمە نەخشەڕێگەی بۆ دامنین وەکاری لەسێک ومە قەناعەتی خۆم هەیە ڕایکی شخصی تایبەتی خۆم هەیە کۆتایی بە قسەکەم بەوێنم من قەناعەتم وایە زۆر قورسە بۆ هەرێمی کوردستان پاش مانگێکی تر ئەگەر وەزعەکە وامایەوە بڕیاری کشانەوە لە حکوومەتی عێراق و لە ناو پەرلەمانی عێراق من بە قورسیە بینم بۆیە پێم وایە ئەگەر سێمانگەکەش تێپەڕێ شانسێکی ترە درێتەوە بۆ مەسەلەیە لەبەرەوەی عەبادی خۆی تا ئێستا ئیلتیزامی نەکرۆبەوەی هەتا لە کارنامەی حکوومەتەکەی نەیوتووە من تا سێمانگی تر ئەو لەو ساتەوەختی ئێمە بەیاننامەکەمان خوێنەوە وتی من کار بۆکەم هەوڵە دەم کێشەکان چارەسەر بۆیە ناو ئیلتیزامێکی یاوە ئێمەش لە وەزعەکە نابین لە عێراق بکشینەوە ئەوەلەن کاریگەریمان نابێت لەسەر هەڵوشانی حکومت دووش پێم وایە وەز شەڕی داعش و فشاری دەولی واما لێ ئەکا لەو قەرارە جۆرێک لە هەڵوێستە بکەین و زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد کاکدانا پرسیارێکی کردوتی ینی ئاماژەی بەوەدا کە وەڕایەکیش هەیە لە ڕابردووشە ئەو ڕایە هەبە و توانە کە کێشەکانی هۆکاری کێشەکانی نێوان هەرێم و بەغدا پارتیە پێشکی ڕێزم بۆ کاکدانا و هەموو کاکداناکانی تر هەیە ئینشەڵڵا هەمویان دانان من داواکەم لە هەموو دەستگایەکی ئەعلامی ئێمە کەلتوری بەکارهێنانی وشەی بەڕێز بەکاربێنین بۆی کە خوای نەکەردا جۆرێک لە بابەتەکانی تر نەکەوێتەوە من مامۆستا بووبەکر لە نزیکەوە ئەناسم بە پیاوێکی ڕازگۆشی ێزانم ناتوانم بڵم هەموو سیاسیەکان درۆزنن ئەزعفولیمان جنابی لێرێ من خۆم سیاسیم ینی ئینسان بتوانێت جۆرێک لە ڕێز بەکاربێنێ بە تایبەتی لێن ئارتی چکە چەند جارێک ئەمە دووبارە هەست ناکەی تاکی کورد داخلت لە بەرامبەر بە حیزبەکان من هەستەکەم کەلتوری بێڕێزبوون بڵاوەکرێتەوە ینی ئەوەیان زیاتر ئەچمە سەر پرسیارەکە مەسەلەی ئەوەی کە پارتی سەبەب بە لەم کێشەیە یا کێشە نییە ئەسڵەن استراتیژێتی پارتی لە دامەزراندنیەوە تا ئێستا استراتیژێتێکی ڕوونە ئێمە ئەمەمان لە کەس نەشاردوێتەوە ئێمە کارەکەین بۆ ئەوەی لە ئایندەدا کورد دەوڵەتی سربەخۆی خۆی دروست بکات ئەمە ئەمە استراتیژێتی پارتی بۆەوە منی کە ئەندامی پارتی بوومە و
کادر و پێشمەرگەی پارتی بوومە ئەو بابەتەیە ئەو استراتیژیە دوورەیە کە وای کردووە من لەگەڵ پارتی بم ئەمە خاڵی دووەمیش هیچ کام لەو لایەنە سیاسیانەی کە ئێستا هەم کاکە بوو بەکر سەر بەلایەنێکی سیاسیە هەم کاکچێنەر و دکتۆر زیاتر خۆی وەکو مستەقل نیشانەدا خۆڵمان نەکردوتە چاوی هیچ کام لەم لایەنە سیاسیانە نە گوێشیانمان قەپات کردو نە چاویشیانمان گرتووە ئەوان لەو بابەتانەی کە هەیە لەگەڵ ئێمە لەگەڵ بەغدا هەموو یەک هەڵوێستن بۆ نمونە کۆبوونەوەی پێنج لایەنە سیاسیەکە لە سەرۆکایەتی کۆبوونەوەکان دکتۆر تکات هەڵوێستبوونە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە ئەم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و یەکدەنگی و یەکڕەنگیان دوای دروستبوونی کێشەکان بوو تکایە تۆ وەڵامی پرسیارەکانی من بەرەوە دکتۆر تۆ وەڵامی پرسیارەکانی من نادیتەوە من لێرە دوێنەری دەنگ و ڕەنگی هاوڵاتیم پرسیارم بووە تۆ نوێنەرێکی حزبی زیاتر نەخێر باشە دەنگەکەم لە پەرلەمانی کوردستان ئەوترێت هێنانە ناوەی لایەنەکان و پێش لایەنەکە یەک دەنگی و ڕێکڕەنگیان لە ئەنجامی دروستبوونی کێشەکانە بووە ئەی کێشەکان وتت پارتی دیموکراتی کوردستان ئەجێندا و استراتیژیەتی کاری دیار بووە هەستەکەی ئەم استراتیژیەت و ئەم ئەجێندای کارە زاڵ کراوە بەسەر هەیمەنەی هەبووە بەسەر سەرۆکاتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی حکوومەتی کوردستانەوە کە لەلایەن پارتیەوە بەڕێوەبرێن مەبەست لەسەری هەڕەمەکە مەسەلەی سەرۆکایەتی ئەوە بابەتێک کە پەیوەندی بە دەنگدان و بە دەنگهێنان و بۆ بابەتە شتانە هەیە ئەوە شتێکی جیاوازە بەڵام تاکی کوردی وەکو دکتۆر ڕێبواری جوتی تاکی کوردی بۆ خۆی لە نەفسی خۆی بڕوای بەسەر بەخۆی هەیە مادام بڕوای بەسەر بەخۆی هەیە مقابلەکەی تۆش وەکو زۆر بە ئاشکرا ئەزانێت کورد بڕوای بەجیابوونەوە هەیە مادام بڕوای بەجیابوونەوە هەیە بەگیرفانی ئامادە نییە بێت پارەی خۆی بە تۆ بدە باشە لەم تەوقیتە و لەم کاتەی ئێستا پێت وایە باسکردن لەسەر بەخۆی بەگیرفانی بەتاڵەوە کە تۆ ئەو هاوڵاتیانە ئەو مۆزەفانە یەک دنیا ڕۆژەوەستن بۆی مەعاشێکیان بۆ بێت هەمویان دانیشن بە دیار سایتی وەزارەتی داراییەوە و پەیجەکانەوە و وێبسایتەکانەوە بەڵکو خوایە سبەی نێمە عاشەکەی من بێت پێت وایە باسکردن لەسەر بەخۆی لە ئێستادا بەخۆی بێ باجێکی هەرزانە بەڵام ئەمە بەنسبەت تاکێکەوە ڕەنگە زۆر قرس بێ کە سێ مانگە کرێ خانوویەکی ئەگەر سەر بەخۆی بە دوای بێ ئاسانە ئەگەر بە دوایە ینی ئێمەی کورد گلەی لە خۆمانەکەین و تاکی کورد گەنجەکانی کورد لەو سەردەمەی کە من لە تەمەنی ئەو بەڕێزانە بوومە گلەیمان لە سەرکردایەتی خۆمانە کرد ئەمانوت ئێمە لە 91 گەورەترین فرسەمان لەبەر دەست بوو بەڵام نەمان کرد لە 2023 ئەیدە گەورەترین فرسەتمان لەبەر دەست بوو نەمان کرد بەس ئێمە ئەبێ لە بیرمان بێ کاتێک 92 ئێمە بەتەنیا لەم وڵاتە یا دوای 91 بەتەنیا بەجێ هەڵدراین هەم گیرفانمان بەتاڵ بوو هەم هیچمان پێ نەبوو هەم حکوومەتیشمان نەبوو هەم مؤسسە و دەسەڵاتیشمان نەبوو هەموو شتێک سەر لە نوێ بە گیرفانی بەتاڵەوە دروستکەوە زۆر بە کورتی وەڵامم ئەگەر ئەنجامی هاوڵاتیانی بەخۆی ئەبێ زۆر گیانفیدایەتری لەسەر بێ بەڵێ دکتۆر محەممەد تۆ لێرە لەسەر مێزە نوێنرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەی سەرۆکی هەرێمی کوردستان لای پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی حکوومەتی لای بەڵێ لە بەغداش کاریگەری خۆیانەیە کۆمەڵی پۆستی باشیان بەدەستەوەی قسەکەی من ئەوەیە باشە قسەی من لەسەرەوە نیە شانازی یا شانازینە ینی ئەوە بۆی ڕوون بێمە بەستەکەم ئەگەر ئەڵێم ئەگەر وەکو مامۆستاژوتی لە دوای ئەم هەموو بەرگەگرتنەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد بەدەستی بەتاڵەوە گەڕایەوە هاوڵاتیە بێ چی بکات ئەو کاتە هاوڵاتی لە مەدانی دەنگدانە حتمما میتمانەی خۆی لەو لایەنە سیاسی سنێتەوە داتە متمان لایەنێکی تر هەموو لایەنەکان لە مەسەلە بەشدارن خۆ دوادوت ئێخۆ حتمما کە بەشدارن کام لایەنە تەقسیری زیاترە ناکام لایەنە تەقسیری زیاترە ئەو لایەنە زیاتری بەرە زۆر سپاس دەکەم ئاساییە ئەو کاتە متمانەی خەڵک بڕیاەدا چنوورخان ببوورە دەمێکە وەستاوی یەک تۆز لەمایکەکە نزیک بیتەوە پرسیارەکەت بەخێر سپاس من چنوور لە بەشی کوردی پرسیارەکەم زیاتی سەبارە هەر بەسەر بەخۆبوونی کوردە ئایا حکوومەتی کوردی پلانێکی تۆکمەی هەیە یاخود کاتێکی گونجاوە بۆ ئەوی کەسەر بەخۆبوونی کوڕ ڕابگەێنێ لە کاتێکە حکوومەتی کوردی هەر ڕۆژە قەیرانێک ڕوئات و ناتوانێت چارەسەری کێشەکان بکات هەر کەسێکیان بەبەست کێ بە دیاریکراوی وەڵامت باتەوە کێشەم نیە لەوانە بەس کەس دیاری نەکەم تۆ خۆت کەسی دیاریکە بە وەڵام کێشەم نیە کامیان جوابەتە پرسیارەکەم تم زیاتر گشتیانی کامکیان جوابەت و سپاس زۆر ڕووی لە تۆ بوو کاک چێنەر من وای لەکەمەوە بۆی تۆ وەڵامی بیتەوە کاگاسۆ با فەرمێ سپاس دەکەم جوی بەمە ێستا دوای وەڵامی وڵات چنوورخان سپاس بۆ پرسیارەکەی جەنابێت من پێشتریش لە قسەکانمە ئاماژەم بۆ پێداوتم مەسلەی جیابوونەوە و دەوڵەتی کوردی ئەمە حەقێکە هەموو قانونەکان بە ئێمەیداوە بەڵام لە ئەرزی واقعە نەبارودۆخی سیاسی نەبارودۆخی قانونی نەبارودۆخی ناوخۆی خۆمان بۆ ئەو بابەتە ئامادە نییە سپاس دەکەم فەرموو کاکە ئاسۆ لەمایکەکە تۆزێ نزیک بیتەوە یەک تۆزیش بەرزیکەیتەوە بۆ ئەوەی دەنگە بە وازحی بگات بەڵێ
پرسیارێکم بۆ بەڕێز مامۆساڕێبوارە جەناب لە دەستپێکی قسەکان تا ئاماژە بۆ کرد کە حکوومەتەکانی پێشووی عێراق ینی چاوەڕوانی کوردیان کردەوە پێکردانی حکوومەتی عێراقی بەڵام گەرە و هاوڕێم تۆزە یارمەتیەکی بە مایکەکەی بۆ ڕێکوپێکا بۆی دەنگی بگات دڵنیام دەنگی بە وازحی ناگا دەستخۆش ماشەڵا باڵای بەرزە فەرموون سپاس خۆش بەڕێزە لە دەستپێکی قسەکان تاوتێک کە حکوومەتەکانی پێشووی عێراق چاوەڕوانی کوردیان کرد بۆ پێکردانی حکوومەتی عێراقی بەڵام لە حکوومەتی 2014دا بێم نەدبوون لە کورد ئەم مامۆستا بەڕێزەش هەمان شتی وتەوە جا من ئەڵێم ئەو جیاوازێک لە ئەنجامی سیاسەتی چەوتی سەرکردایەتی هەرێم بەتایبەت سەرۆکی هەرێمی کوردستان نییە لە هەڕەشەکردن لە بەغدا بەسەر بەخۆی ڕاگەاندنی کورد و بە ڕیفراندۆم و بە هەندێک شدووە بە قاچاقناردنە دەرەوەی نەود لە هەولێرەوە پرسیارێکی تریشم هەیە بۆ بەڕێز دکتۆر محەممەد خوشید کە بەڕێزی وتی ئێمە لە پەیوەندەکانمان لەگەڵ بەغداد هەنگاوی هاتینە دوا بۆی دوو هەنگاو بچینە پێشەوە بەڵام نەمانتوانی هۆکاری ئەوە چی بکە نەمانتوانی ئەو دوو هەنگاوە بەرەو پێش سپاس دەکەم کاکە پرسیارێترم هەیە هەر ئەبێ بمبووری بڕاتە بێ هاوڕەکان مەجال نابێ پرسیارێک بۆیە زۆر سپاس دەکەم دوو پرسیاری جوان و ڕێکوپێکت کردووە کاکشاهۆ با بفەرمێت دکتۆر گەروەڵامی بیت زۆر بەخێرایی بۆچی کوردە 2014 وەزعی وەکو 2010 نیە ئەوە پەیوەندی بە دوشتی دوولایەن بە شتێکی دوولایەنەوە یەک وەسع لە بەغدا لە بەرژەوەندی دەسەڵاتداران تقریبا یەکلایی بۆتەوە ئەو پێکاتەی کە لە بەغدا حکمەکە زیاتر دۆخەکەی بۆ لە بارترە لە 2010 ئێمە هێمنامان نە هەولێر و ڕێکمان خستن 2014 خۆیان بەبێ ئێمە ئەو ڕێکەوتنیان کرد بۆیە چوون و نەچوونی ئێمە بۆ بەغدا بەنسبە دەوانەوە شتێکی تا ڕاد بچوینە بۆ ئەوان بە قوترە لەبەری پێکاتێکی سەرەکی ون نیە لە پرۆسەیە بەڵام ئەوان ئەیانزانی یعنی ئەمە نقطەیە زۆر گرنگی ئەوان ئەیانزانی کە کورد هەرەچێ ئەو مەرجانەشی کە لێرە لە هەشتی نۆ دیاری کرا ئەوان لە بەغدا حکوومەتەکەیان تەزدیق کرد و دەنگیان بە وەزیرەکانی ئەمان لێرە مەرجی تاگلایانیان بەغدا شتێک زەنگی مەرج چییە؟ مەرج ئەوەیە من و تۆ دانوستانەکەین من ئەم خاڵانم هەیە تۆ بۆم جێبەجێەکەی من ئێمە حکوومەتەکەی تۆ بەڵام ئەو حکوومەتی تەواو کرده بوو خەریب و تەواو بوو دەنگدانەکە لە بەغدا لەسەری ئێمە لێرە مەرجی تاگلایانەمان بۆدانا ئەمە مفاوەزات نییە ئەمە شتێکی دڵخۆشکردنە لەوەی کە بەغدا ئەم شتانەمان بۆکە کە خۆشمان نەزانی نایکە کە خۆشمان لەو کاتەیە کە ئینوسین ئەزانی نایکە لەبەرەوە مەرجی تاگلایانە هیچ شتێک نییە بەس تەنها یەک نقطە ئەگەر لەسەر مەسەلەی یەکریزی زۆر قساکرێ و بەڕاستی لە کوردستانی شاقسە لەسەرەوەیە کە مەسەرەن بە تایبەت ئەڵەن یەکێتی لەگەڵ چواردایەنەکەی تر ڕای جیاوازە من پێم وایە پێشەوەی باسی ئەوکەین یەکێتی بۆچی ڕای جیاوازە لەوانی تر پێویستەکە بگەڕێنەوە بزانین بڕیاری سیاسی لە کوردستان چۆن دروستەکرێ یەکریزی بەوە دروست نابێ لایەنێک بە سەردانی وەفدێکی حیزبی بڕوا بۆ بەغدا و مەرحەبایی چوار بەرپرسی عێراقی بکە یعنی بەوە تێک ناچێت یەکریزی کە یەک لایەن بەجیا بڕوا یەکریزی بەوە تێگەچێتەوە بڕیار بدەی بەبێ گەڕانەوە بۆ ئەوانی تر یەکریزی بەوە تێگەچێت کە لێلەکە لە کوردستانە ئێستا خەریکە بڕیارەکان بە ئاراستەیەکا دروستەکرێن کە لایەنێکی لێکرێتە دەرەوە ئەبێ ئەمە دیراسە بکرێ ئەبێ ئەمە ئیشی لەسەر بکرێ ئێمە وەکوتم ئەو لەو قسەیەکی کردم ئێمە بێ بگەڕێن بە شوێن چارەسەکردنی هۆکارەکانە پێشەوەی مشکلەکە ڕووبدا پێش ئەوەی کە کاک دکتۆر محەممەد ئەفەرمێ سبەینی ئەگەر سەرکەوتو نەبووین لە بەغدا بە خەڵکەڵین خەتای چ لایەنێک بوو خۆمە زۆر ئاسانە ئەی باشە پێشەوەی سەر نەکەوتوو بین وەرن با نێڵین سەر نەکەوتوو بین وەرن با حەلی بکەین پێشوەخت باشترین ڕێگاش بۆ حەلەوەیە بڕیاری سیاسی لە کوردستانە بە مشتەرەک بدرێ وکەڵم بە مشتەرەک بە حەقیقیانە بە مشتەرەک بدرێنێک بە سەطحیە زۆر سپاس کاکە شاهۆ زۆر سپاس بۆم دەرفەتە شاو عوسمان لە کۆلێژی زمان بەشی کوردی پرسیارەکە بۆ دکتۆر ئەبوو بەکرە پێ وایە بەشداریکردنی کورد لە حکوومەتی عێراقیدا لەژێر فشاردا بووە کۆکردنەوەی هەموو لایەنە سیاسەکان بە کورد و عەرەب و بە کورد و سنە و شیعەوە لە هۆڵی پەرلەماندا زیاتر لەژێر فشاری ئەمریکادا بوو و زیاتر لە فیلمێکی سینەمایی دەچێت کە بەرهەمێنەری فیلمەکەش ئەمریکایە پرسیارێکی تر بۆ دکتۆر گەر هاوکار بیت لەوەی هاوڕەکانی ترت پرسیار کرد سێ کەس ماوە کاتیشم بەرەو کۆتایی ڕۆ پرسیارێتی بۆ دکتۆر شێنێت پێ وایە بە سەربەخ دکتۆر محەممەد ببوورە سەربەخۆیی ئابووری هەرێمی کوردستان لەژێر فشاردا نیە لە کاتێکا ئەگەر تورکیانەیەوێت زۆر سپاس نیگار خان با بفەرمێ مامۆستا وەڵامی بیتەوە بە دڵنیایەوە بەشداریم جارێک کورد لە حکوومەتی بەغا تا ڕادەیەکی باش لە ژێر فشاری ئەمریکەکانە بوو فشاری ئەمریکەکانی ژەو کاتە زۆر بوو کە داعش پەلاماری کوردستانی دا و ئێمە بەتەنیا من نەماتوانی بەرگری بکەین ئەمریکەکان یعنی وایان لە کوردە خوازی بەش نەمانەتوانین بۆ چوونی ئەمریکەکان لە پێکەنانی حکوومەتی عێراق نادیدە بگرین کەواتە کورد لەم قسەی چۆ ئێمە گەینە دەرەنجامێک کورد لە ڕووی ئابووریەوە نەیتوانی ئیداری وەزعەکە بات لە ڕووی هێز و سەربازیشەوە نەیتوانی ئیداری وەزعەکە بات ئەی 23 ساڵە چیەکەن
23 ساڵ وڵاتمان دابش کرد بەسەر کانتۆنە بەسەر ناوچەی زۆنی دەسەڵاتی جیاجیایە نەماتوانی بە استراتیژی خۆمان بینا کرد بەڵام ئەیڵێمەوە ئەو ڕووداوانە هەموو ئێمەیان فێری کۆمەڵە شت کرد و کۆمەڵی هەنگاومان ناوە ئێشتا لە جاران زیاتر بەرگری لە خۆمانەکەین دۆخی ئابووریمان بەرەو باشترە ڕوا من لەگەڵەوەیان نیم لە هەمان دۆخی سەردەمی سارد و کە بەعزما بێ و سووریا وەکو خۆی بێ و تورکای کەمالی بێ و ئێرانی سەردەمی خۆی لە ئاڵۆقەیە بیرکەینەوە ئاوا بیرکەینەوە خۆمان ڕزگارکەین لەو فەزایە لە فەزایەکی کراوەتر و متمانە بەخۆترا بیرکەینەوە بە بڕای من ئەگەرەکان لە ساڵێک بۆ 2 ساڵی تر نەخشەمانە بێ ئەتوانین باشووری کوردستان بکەینە دەوڵەتێکی سەربەخۆ. زۆر سپاس دکتۆر محەممەد پرسیارێکی ڕاستی جەنابتان کردبوو. وڵام من ئەو پیاوە بەڕێزی تریش بە هۆی دەنگەکە پرسیارێکی ئاراستە کرد بەس من ناویم وەرنەگرداوی لە کاگ ئاسۆ من وتم بۆەوەی کە بتوانین حکوومەتەکە یا ئەو کلیلانەی کە ئێمە وەک نیەت پاکی بەکاری بێنین هەنگاوێک هاتینە دو هەنگاو هەڵدێنە پێشەوە ئەو هەنگاوانە بۆ بەدەستێنانی پاڵپشتی بوو بەڕاستی ئەو پاڵپشتیانی کە ئێستا باسێکن ئەگەر ئەوەمان نەکردا احتمالە لە شەڕەکانە ئێمە پاڵپشتەکانمان وەکو خۆی نەبووە بۆ جێبەجێ نەکرا چونکە بەرامبەرەکەمان نیەت پاک نییە لەگەڵمان بەرامبەرەکەمان کوردی پێ قبول نییە ئێمە بێ ئەوە بزانین عربی سنە لە نەتەوەکەی خۆیت لە نەتەوەی عربی شیعەیە عربی شیعە عربی سنەی پێ قبول نەبووە هەزاران گەنج لەسەر حەیدەر و لەسەر عەلی و لەسەر عومەر لەناو بەغدا کوژران و سەر بردران تۆی نەتەوەی جیاوازی هەر پێ قبول نییە بۆی ئەمە واقعیتێک ئێمە بێ لێی تێبگەین بەڕێز شاو عوسمان سەر بخۆی ئابووری لە ژێر فشاردانیە بەڵێ لە ژێر فشاردایە لە ژێر فشاری بەغدادایە لە ژێر فشاری تورکیادایە لە ژێر فشاری ئێراندایە هەتا ینی ئەمریکیەکان فشاریان کرد کە ئێمە نتوانین ئەو سەر بەخۆی ئابووریە بەدەست بێنین بەڵێ لە ژێر فشاردایە بەرامبەر بەو فشارانش تۆ ئەو با بڵین کارتە ئابووریانی کە بەدەستە بە جۆری ڕێکخستنەکان بە فلان ئەبێ هەوڵدەی زۆر سپاس دەکەم نیگار خان فەرموو. نیگار سامان لە کۆلێژی زمانەوە پرسیارەکەی من بۆ مامۆستا ڕێبوارە بەڕێزیاوتیان کە بەدەستانی عێراق ئەڵێن کوردەسی لەگەڵ داعش تێکەڵ کردووە ئایا یان کورد زیاد ڕۆشتووە ئەمە بەڕێ کار بەدەستانی عێراق پرسیارەکە ئەوەیە ئایا کورد بۆچی بەمە ڕازیە بێت ئەمە ناچاریە بۆ مامۆستا ڕێبوار. باش زۆر سپاس ئەڤین خان با بفەرمێ دکتۆر گەر وەڵامی بیتەوە. بەڵێ بەڕاستی کورد بۆ ڕازیە بەو سیاستانەی کە حکوومەتی عێراقی بەرامبەر کورد پێڕێەکە لە بەرەوەی لە خۆی بڕیاری سیاسی کورد لە دەسەڵاتی خۆیانیە و ئیجبار کراوە لەلایەن ئەمریکا لایەنەتەوەی گرتووەکان پێیان وتراوە کە ئەبێ بەشداربی لە نێو حکوومەتی عێراقی و هەوڵ بن لەوێەوە ئێمەش دەتوانین وەکو وەسیڵێک کار بکەین بۆی کار بکەین بۆی کێشەکانی نێوانتان چارەسەر بکەین بەڵام ئەمە ڕووی نەدا و زەحمەتی شەبە و ئاسانی ڕوودا. فەرمووی خان. لە دانکۆی سلێمانی پرسیارەکەم بۆ دکتۆر چەنەرە وەکو بەڕێزیان وتیان ئاشکرایە کە عبادی کابینەکەی بەبێ کابینەکەی بەبێ کورد پێکهێنا ئەمەشەوە گەیەنێکە بوونی کورد لە پەرلەمانی عێراق بێ ئەنجامە ئایا بۆچی کورد متمانەیە بە عبادی. زۆر سپاس ئەمیرەخان با بفەرمێ پێم وابێ کوردیش نەبوو کە متمانەیە بە عبادی بە سوڵامێکی بێت. بوو بڵێ من دکتۆر نیم کاک محەممەد دکتۆرە بۆ ڕاستکردنەوە مستقبلی بڵێ ئینشاءڵڵ بڵێ سەبارەت بە پرسیارەکەی ئەڤین خان دیارە مەسەلەی کاک ئەمیر سەبارەت بەو لەحزە تاریخی کە کورد لە ناو پەرلەمانە چووە ناو دەنگی پێ مەسەلەکە ئەوە نەبوو ئەندام پەرلەمانەکان تەنها بچنە کۆبوونەوەکە مەسەلەکە عیلاقی بە بەشداری کوردەوە بوو لە پرۆسی سیاسی نوێی عێراقا بۆیە ئەو ئەندام پەرلەمانانە ئەو ئەجندایان جێبەجێ کرد کە لە کۆبوونەوەی پێنجقۆڵی لە گردی زەرگەتەوە ئەو پەیامیان پێدرا و وەکو پێشتریش باسمان کرد و هەموو بینیمان ئێمە لەو دەنگمان بە حکوومەتەکە بایە و نایە حکوومەتەکە تەنانەت چەند وەزیرێکیش متمانی وەرگرت بوو کارنامەکەش متمانی وەرگرت و بەڵام ئەو بەشداریکردنی کورد جۆرە لە پەیامێکی نیەت پاشی بوو بەرامبەر حکوومەتی نوێی عێراق پیشاندرا و بۆ سڕینەوەی ئەو حاڵەتە بوو کە ئەیانوت کورد سەبەبە بۆ ئەوەی قەیرانەکانی عێراق دروستکا و ئەمە داوای نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا و هەندێک لەو دۆست و لایەنانە بوو کە داوایان لە کورکردوە لە کۆبوونەوەکانە بەشدار بوون بۆیە ئەگەرنا مەسەلەکەی لاقی بۆ نەبوو ئەندام پەرلەمانەکان پچنە ژوورەوە و نچنە ژوورەوە پێم وایە پرۆسە سیاسی زۆر سپاس کاک ئەمیر فەرموو. شوان خالید زانکۆی سلێمانی ئەوە بەڵێ ئاخر سیر بوو من ئەمیرەم لێرە نووسی و ئەو هەڵساوتم ڕەنگە غەڵەت و تبێتم دوای پێمان ببوورە ئاسایی شوان خالید لە شکولی زانکۆی سلێمان بەڵێ کاک بەڵێ کاک محەممەد خورشید فەرمووی سەربەخۆی ئابووری لەژێر فشاردایە تۆ پێدوانیە کاک محەممەد خورشید بەهۆی ئەو پەیوەندی لە مێژینەی نێوان پارتی دیموکراتی کوردستان و
تورکیاوەیە ینی ئەو پەیوەندە لە مێژینەی کە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و تورکیایە پرسیارێکیشم کاتمان نەماوە زۆر داوای لێبوردنت لە یەکەم هاوڕێیانم پێم بڵێن کاتم کۆتایی هاتووە لەبەرەوەی هەڵسابووی بۆی پرسیارەکەت بکەیت زۆر سپاس بۆ جەنابیشت گەر وەڵامی بیتەوە دکتۆر زۆر بە کورتیش بێ مەمنونە بم سەرچاو کەک شوان خەلیت پەیوەندەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و تورکیا لە مێژینە نییە پەیوەندەکان زۆر لەوە تازەترە کە ئێمە بیری لێ بکەینەوە هەر لە بیرتان بێ ئەو کاتێک کە عێراق ڕزگار کرا پارتی و تورکیا گەیشتە ڕادەیە کە هەرتا لەشکر بەرامبەر یەکتری ئامادە بکرێت بۆیە پەیوەندەکان لە مێژینە نییە بەڵام بەرژەوەندی ئابوووریەکانی هەرێمی کوردستان و ئەو دەواازەیە کە بە بیری هەموو فکرێک ئابوووریەکانی کوردستان و هەموو ئەوانەی کە لە دەرەوەشن باشترین دەرگای ئابووری بۆ ئێمە بۆ ئوروپا دەرگای تورکیا ئەگە ئێرانیش لەوێ دەرگا بووە لەوانێ لەگەڵ ئێران زۆر سپاس دەکەم پێم بڵێن کاتم کۆتایەوە دو قسەت لەم بەرنامەیە زۆر من پێم خۆشە لە گفتوگەکانمانە بیر بکەینەوە هیچ لایەک هیچ تاکی کوردی نە پارێزەری ئێرانین نە پارێزەری تورکیای ئێمە کوردین و ئەبێ دیفاع لە مافەکانی میلەتی خۆمان بکەین هەر دەوڵەتێک هەر لایەنێک دژی کورد بوەستێ پارتی دژێتی فەرموو کاکچێن من دو قسەم ئەوەیە تەمەناکەم ئێستا عادل عەبدولمەهدی بەڕێز عادل عەبدولمەهدی دۆسەی نەوت تێنێتە هەرێم ومێدەوارم ئێمە وەکو کورد ئەو ڕێژ زیادکردنی ڕێژێنەوتەی کە باسیەکەین و گوایە کێشەکانمان چارەسەرەکە ئەوە وامان لێ نەکە ئەگەر عێراق حەلێکی پێ و بۆ کێشەکانمان ئێمە ئەو پاڵبە و بەو چارەسەرەوە بنین پێمان وابێ ئەوە ئەتوانێ زیاتر کارتە فشارەکان لە دەستمانە زیاکە ئەگەرنا ئەو وەختە پێم وایە بە مەسەلەی بیناکردنەوەی عیلاقاتی عێراق و تورکیا کە عەبادیش لەم ماوەیە چێتە تورکیا و داودۆغڵۆژێتە عێراق و بەڕێز جەعفەریش هەندێک وعدیاوە بە عێراق لە مەسەلەی نەوت و ئەمانەوە زیاتر بۆ مەسەلەیەک ئەو کارتە لە دەستی کوردەرێنێ ومێدەوارم زیادکردنی تاقی ئینتاجی نەوت کارتێک بێ بۆ ئاکردنەوەی دەرگاکان نەوەک پێمان وابێ ئەگەر چارەسەرێک لە عێراقەوە هات ئێمە ئەو دەرگایە داخینوە بزانین ئەوە تەنها عێراق لە بەردەم هەڵوەشانەوەیە هیچ هەڵوەشانەوەیکیش لە عێراق ڕوو نایە بە دیبلۆماسیەت و بە مفاوەزات و بە گفتووەکردن عێراق لە بەردەم هەڵوەشانەوەیەکە بە خوێن کاتێکیش تۆ لە ئەچیتە ناو شەڕێکەوە بۆ هەڵوەشانەوە بە خوێن ئەوێ بە بەهێزیەوە بچی ئێمە کارتە بەهێزەکانمان وردە لە دەستێتە دەرەوە زۆر سپاس مامۆستا جەناب شوێنی ئێمە ئایندە ئێمە لە ناو عێراقانیە عێراق چارەنووسویەکی نادیار چاوەڕێتی پێداویستیەکانی مافی داریکردنی مافی چارەنووس و سربەخۆیی لە هەموو بوارەکان هەوڵدێن بەدی بێنی زۆر سپاس بۆ مامۆستا بووبەکر علی ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی سپاس بۆ دکتۆر ڕێبوارکەریم مامۆستای زانکۆ لە دەستە ڕاستیشم سپاس بۆ دکتۆر محەممەد خورشید ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک هەروەها سپاس بۆ کاک چێنەر علی جۆڵات جێگری سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ ئەو ئەزیزانە کە ئەم شەو بە پرسیارەکانیان بەرنمەکەیان زۆر جوانتر و ڕەنگینتر کرد دەستان خۆش و ماندوو نەبن ئەزیزانم وەکو لە پێشەکیش ئاماژەم پێدا کاونتداونی داخستنی ئێنارتی و وەستانی پەخشمان بۆ ماوەی 90 ڕۆژ دەستی پێ کردووە وردە لە کاتژمێر 12 نزیکە بینەوە تقریبا 2 ساعات و 5 دقەمان ماوە بۆەوەی پەخش بوەستێت من لەم سێوەرزەی کە لەگەڵ تاموم لە بەرنامەی دووجار بکەرەوە تقریبا 18 بۆ 19 مانگە کاکە من لەگەڵ ئێوەم هیوادارم توانی بێتم خزمەتێک بە ئێوە بکەم بەڵام ئەوەی ئەمەوێ بیڵێمەوەیە کە ئەم خزمەتکردنەوە پێشکەشکردنی بەرنمەیەکی ئاوا ڕاستەوخۆ بە و بڵێن 4 میوان و چەندین میوانی دیکەوە کە جاری وها بووە ئەو بەڕێزانە هاتوون زیاتر لە 100 کەس بوون حەزوریان بووە هەر بە ئاسانی بە من ئەکرا من لەسەر شاشەکە دەرەکەوتم بەڵام دەرکەوتنی من لەسەر شاشەکە بەباشی بەرهەمی کاری یەک ستافی گەورەی ئەزیز و بەڕێز و خۆشەویست و دڵسۆز و بە ئەمەکە کە من لێرە هەندێ ناوم نووسیوە لە ئێستا وەڵێم داوای لێبوردنەکەم گەرناوێکم بیرچوو ینی لە برادرانی کامێرامانەکان لە کاکسۆرانەوە کاکسۆران ساڵح کاگەرکان علی کە هەندێکیان ئێستا لە لامان نەماون کاکزانکۆ دیاکۆ ئەنجومەن کازیوە سەرکەوت ئەژین لە ڕابردوودا کاکیوە لە سیجی ئەژینمان بەڵێ ئۆتۆسکرێپتیشی تایە لێرە سیجیمان هەیە هۆزان و بەشدار و مەهدی لە دەنگیش ئاسۆ ڕێبین محەممەد ئاودێر هەمووەمانە هاوکار بوون و هەروەها لە ئینجستیش خوبەی بوو شوان و کارزان خزمەتیان کردووە و لە پێشتریش کاکە ئارێزم لەگەڵا بووە خزمەتی کردووە و لە ڕووناکیش میکۆ و یعقوب و ئارام ئەمانە زۆر هاوکارمان بوون و
یعنی بەرنمەکەیان بەو جوانی ڕاگرتووە و هەر لە سەرەتاشەوە جێبەجێکردن و دەرێنانی بەردامەکە لەلایەن کاکە ئالان جەمالەوە بووە و بەڕێوەبەری هوەریش کاکە سامان مححمود هەمیشە هاوکارێکی سەرەکی بووە داوای لێبوردنەکەم گەر هەر ناوێکم بیر چوو بێت زۆر سوپاسیانەکەم دەستیان خۆش بێت و بەڵێن ئێوەشتان پێدەین کە لە هەروەها من بەشی MCRم بیر نەچێت کە کۆمەڵی هاوڕێی ئەزیزی لێیە هەمویان هاوکارم بوون لەم بەرنامەوە لە کۆنتترۆلەوە بیریان خستمەوە داوای لێبوردنیان لە یەکەم لە وەرزی نوێدا کە ئێمە لێرە سێ وەرزمان پێشکەش کرد 75 جەڵخە بوو لە دەستپێکی نوێی NRTە ئێمە بە گوڕتر بەتینتر و ئەیڵێمەوە دووبارە ئەم جارە NRT ئاوێنەیە کە بێت تۆی بینەر ڕوونتر خۆتی تیابینی ببورن داوای لێبوردن لە ئێوەشەکەم سەر مێشاندن زۆر داوای لێبوردنەکەم سوپاس بۆ ئێوەش بینەرانی ئەزیزم ئێرە NRTە ئەمەش بەرنامەی دووجار بیر بکەرەوەیە تا بینینەوەتان لە مانگی شوبات و لە دەستپێکی نوێدا بەخواتان ئەسپێرم و ماڵی هەموو لایەکتان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت.